ئێوارەتان باش بینەرانی ئازیز و خۆشەویست زۆر دڵخۆشم ئەم ئێوارەیە لە پرۆگرامێکی زۆر تایبەتدا لە 11 میوانی ماڵەکانتانین. ڕەنگە زۆربەمان لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا گوێبیستی ناوی دیمەن بووبین، بەڵام منم ئێوارەیە جیاوازتر ناوی دیمەنتان بۆشی دەکەمەوە. دیمەن لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا هاتە نێو میدیای کوردی و کاری کردووە لەسەر بنەماکانی خێزان. دیمەن کەناڵێکی خێزانی و پەروەردەییە و زۆر بە خۆشحاڵیەوە بەردەوام کاری کردووە لەسەر بنەماکانی ئاینی و نەتەوەیی و پرۆگرامەکانمان هەم زۆربەی دەربارەی گەشەکردن و بنەماکانی خێزانە. ئەمڕۆ لە پرۆگرامێکی زۆر تایبەتدا ئێمە زۆر خۆشحاڵین لە 11 مۆمی 4 ساڵەی کەناڵی دیمەندا دەگرسێنین بە هیوای مۆمی 40 ساڵەی و بە پێویستی دەزانم زۆر سوپاسی سەرجەم کارمەندانی کەناڵی دیمەن تیڤ بکەم لە سەرەتای دروستبوونیەوە تاوەکو ئەمڕۆ دەستی ماندوو نەبوونتان دەکوشم. زۆر سوپاس بۆ ماندووبوونتان و بۆ بەردەوامیتان. کەناڵی دیمەن لە ڕابردوودا و تاوەکو ئێستا کۆمەڵێک پرۆگرامی هەبووە. دەمەوێت زۆر سوپاسی هەندێک لەو بەڕێزانە بکەم کە لە ماوەی ڕابردوودا پرۆگرامیان پێشکەش کردووە، پرۆگرامی زۆر تایبەتیان پێشکەش کردووە و جێگەی خۆی کردوتەوە لە نێو دڵی بینەرەکانیدا. یەکێک لەوانە پرۆگرامی دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی و پرۆگرامی مامۆستا بەختیار و پرۆگرامی دکتۆرە خاتون کە بەڕاستی جێگای خۆیان هەبوو لە نێو دڵی خەڵکدا و بەردەوام پرۆگرامەکانی دیکەشی دەربارەی بنەماکانی خێزان و ئاینی و نەتەوەیی هیچ کاتێکیش لایەنێکی فەرامۆش نەکردو و لە ئێستاشدا کۆمەڵێک پرۆگرامی زۆر تایبەتمان هەیە. یەکێک لەوانە پرۆگرامی خۆشەویستی مامۆستا مەلا فاتیح کە بەڕاستی جێگەی خۆی کردوتەوە لە نێو دڵی بینەرەکانیدا. و ئەم ئێوارەیە لە پرۆگرامێکی زۆر تایبەتدا ئێمە هاتوینەتە میوانی ماڵەکانتان بووینەتە میوانی ماڵەکانتان لە 11 کەناڵی دیمەن تیڤ مۆمی 4 ساڵەی خۆی دادەگیرسێنێت بە هیوای تەمەندرێژی و هیوادارم بەردەوام بین لەگەڵتان. زۆر بە پێویستی دەزانم سوپاسی بینەرەکانمان بکەین. بەڕاستی زۆر سوپاس بۆ ڕخنە و پێشنیارەکانتان. ئێمە ڕخنەکانتان و پێشنیارەکانتان دەخینە سەر و سەرچاوانمان. هەروەکو باسم کرد ئەمڕۆ کەناڵی دیمەن تیڤ مۆمی 4 ساڵەی خۆی دادەگیرسێنێت و پرۆگرامێکی تایبەتمان بەم بۆنەیەوە ئامادە کردووە. زۆر سوپاس بۆ بینەربوونتان. ئێمە راپۆرتێکمان ئامادە کردووە، ڕای خەڵکیمان وەرگرتووە سەبارەت بە ساڵیادی دامەزراندنی کەناڵی دیمەن تیڤ. پێم خۆشە ئەو راپۆرتە ببینین و بەردەوام دەبن لەگەڵتان. لەو ڕۆژە جوانە لەو ڕۆژە لەو مێژووە جوانەی کەوە 11 پیرۆزبایی 4 ساڵەی دامەزراندنتان لێ دەکەم. بە بۆنەی 4 ساڵی دامەزراندنی کەناڵی دیمەن پیرۆزبایی لە کارمەندان و هەموو ستافی کەناڵی دیمەن دەکەم. پیرۆزبایی لە هەموو کارمەندانی تەلەڤیزۆنی دیمەن دەکەم. ئەجدل پیرۆزبایی کەناڵی دکەم، داخوازە سەرکەفتنە بوو دکەم. پیرۆزبایی دەکەم کە یادی 4 ساڵەی کەناڵەکەتانە لە 11 کە دامەزراوە. پیرۆزبایی 4 ساڵەی دامەزراندنی کەناڵەکەتان دەکەم لە 11 بە بۆنەی 4 ساڵەی دامەزراندنی تەلەڤیزۆنی دیمەن پیرۆزباییەکی گەرم لەو ستافە جوانە دەکەین. بە بۆنەی 4 ساڵی دامەزراندنی کەناڵی دیمەن پیرۆزبایەکی گەرم ئاڕاستەی کەناڵەکەتان دەکەم. دوای 4 ساڵ ئێوە توانیتان بەڕاستی بچنە ناوماڵی هەموو ئەندامێکی یاخود ناوماڵی هەموو ئەو کەسانەی کەوە حەزیان لەوەیە کە هونەر ببینن لە کەناڵەکەتان و حەزیان لەوەیەکەوە کۆمەڵگایەکەیان جوان بکەنەوە. ئێوەش بەڕاستی واتان کردووەکەوە ئەم پەیڕە و پرۆگرامانەی خۆتان لە ڕووی کۆمەڵایەتیەوە و لە ڕووی هونەریەوە زۆر پەرە پێ بدەن. ئەوەی کە من تەرکیزم کردووە لەسەر کەناڵەکەین گۆ بەڕاستی زۆر هەوڵی ئەوە دەدەن کە هونەر پێش بخەن. ئەوە شێکەکە لە خاڵە زۆر گرینگەکان لە بەرەوەی بەداخەوە لە کوردستان کەناڵی وامان زۆر کەمە کە زۆر زەڕوریشە ئێمە ئەو ئەرشیفەی خۆمان وەکو فۆلکلۆر وەکو هەموو بوارەکانی تری هونەر پێویستیمان بەوەیە کەوا بەڕاستی خەمخۆرێکمان هەبێ لەم بوارە. ئێوەش بەڕاستی تەقسیریتان نەکردووە، بەڵام پێویستیمان بەوەیە کەوە هەوڵی زیاترتان هەوێ و هەوڵی ئەوە بدەن کەوا بتوانن کەناڵەکانی دیکەش فێر بکەن یاخود ڕاکێشن بەوەی کە بەڕاستی زیاتر هەوڵی ئەوە بدەن کە هونەرەکەمان پێش بخەن. ئەوەی کە من لەو بوارەوە باسی دەکەم بەڕاستی زیاتر حەزم لێ لەسەر بواری هونەر باز بکەم. ئەویش ئەو کەناڵەیە کەەوە ئێوە زیاتر پەرەتان بەو بابەتە داوە ئەوە جێگای دەستخۆشیە
پیرۆزبایی لە هەموو ستافی کەناڵەکەتان دەکەم، دەستخۆشی لە هەموو ئەندامانی ئەم کەناڵەتان دەکەم. بەڕاستی جێگای دەستخۆشین بە بەرنمەکانیشان، بەرنامە تەرفیهیەکان، بەرنامە کۆمەڵایەتەکان، بەرنامە ئاینەکانیشان جێگای دەستخۆشی و دەستگوشینە. هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم و هەروەها لە پیرۆزبایی لە یەکەی کارمەندانیان دەکەم بە بۆنەی 4 ساڵەی دامەزراندنیان. هیوای سەرکەوتن بە هەموو لایەکان دەخوازم. زۆر سپاستان دەکەم. هیوادارم کاری جوانتر و بەرنامەی جوانتر و بە پرۆفیشناڵتر زیاتر دەربکەونەوە و بەرنامەکانیان زیاتر جوانتر بکرێت بە هیوای سەرکەوتن. هیویت کەم ئەف کەناڵێکی سەرکەفتی بیت، بەردەوام بیت بۆ خزمەتە کۆمەڵە کوردستانê tiştê civakî pêşkêşket evî xelkî berev guherîneka baş bibet. Ez barkim 11 roja damezrandina vî kenalî ye. Hêviya me ew e ev kenala çavekî mezin berexite civakî û pîte hemî şta biket, hemî programa hemî layane taybet programet peywendî komalê ve hey. Çikî komalê me rastî tehnî tiştê Kurdî ye, hez tiştê Kurdiyê baş yê mifad ket, yê komalayetî, yê xêzanî me divêt em civaka xwe yan xêzana xwe beref guherînê beyn, beref tiştê baş, beref ayndeka serkeftî. Lewma hebûna kenalê wekî kenalê dîmen ez barim hindek mamostayê Şehrezayê têde heyn bisporin xedan mêjweka mezinin ya hunerî. Ez barim ku ew dişên tiştekî baş pêşkêşî vî xelkî kin û ev kenala bigehîte hemî mala li hemî xêzanan. Ez ji dil pîrozbaya vî kenalî dikim, daxwaza serkeftinê bû dikim. بەڕاستی کەناڵێکی زۆر جوانە کەناڵ دیمەن. پیرۆزبایشی لێ دەکەم ببوونی یادی 4 ساڵەیەوە ئەو کەناڵە جێی خۆی کردیتەوە لە ناو کۆمەلگا لەبەرەی کەناڵێکە زیاتر لەسەر خێزان و پەیوەندی و پتەی خێزانەکان بێک دەبەستێتەوە. ئەوەش شتێکی زۆر باشە بۆ هەرێمی کوردستان. خێزانەکان زۆری مەشاکیلانەیە گوێ لە ڕادەگرن، دەبێتەوە ڕێگانیشان دەرێک لە بۆ ژیانیان. هیوادارم هەر بەردەوام بن. زۆر پیرۆزبای لەو ستافە جوانەی دەکەم، دایمە ماندووە بە ڕۆژەوە ئیش دەکەن، جێگەی ڕێزە لە بۆیان. ئەو بەرنامانەی کە من وەکو بینەرێک سەرنجیان ڕاکێشاوم، بەرنامەی تامی ڕێگا کە شار بە شار گون بە گون دەگەڕێن و کۆمەڵێک بەرنامەی جوان تەشویق دەکەن و پێشکەشی بینەرانی دەکەن. ئەوە یەک لە بەرنامەکان. بەرنامەی دووەم کە جێگای دەستخۆشیە ئەویش بەرنامەی مامۆستا فاتی شارستانی کە خەڵکانێکی زۆر متابعی دەکەن و کۆمەڵێک بابەتی جوان و سەردەمیانە پێشکەش دەکات لە ڕێگای وتارە ئاینەکانیەوە. بەرنامەی گەرمەساتیش بەرنامەی زۆر جوانە کە ئەوزانم کاکە بارزان سنجاوی لەگەڵ ئەکتەرانی سلێمانی کۆمەڵێک ئەکتەری شاری هەولێر و ئەوانە بەیەکەوە ئیش دەکەن لە سلێمانی و ئەوزانیشەکە دەکرێت. ئەویش بەرنامەی زۆر جوانە و من وەکو بینەرێک سەرنجی ڕاکێشاوم. کەناڵێکی تەرفیهی جوانە خێزانی پێم خۆشە زیاتر بەردەوام بن لەسەر مەسائلی کۆمەڵایەتی و وعیکردنی تاشی کورد کە ئێوەی دەستان پێگەیاندووە و زیاتر بەرەو پێش بچن و هەروەها بتوانن مەسەلەن چەند بەرنامەیەک لە بڕیارتاندا بێ بتوان پێشتری بێخن لە تربیەتدانی منداڵ کە ئێستا زۆر پێویستە و هەروەها گەنج کە ئێستا زۆر زڕورە ئەو هێزە خەوتووی کە لە ناو کۆمەلگایە بتوانن زیاتر وعیان بکەن بەرەو ئارستەی باشتریان بنەوە لە ئێستا کە دەیان بینن. دووبارە سوپاسان دەکەم بەخێر بێن و سەرکەوتوو بن لە هەموو پرۆگرامەکانتان و دەستخۆشی لە هەموو ئەو گەنجانە دەکەم کە ئێستا لەو کەناڵە جوانە خەریکی خزمەتکردنی و کۆمەلگایە. بەڕاستی کەناڵێکی سەرکەوتووە، کەناڵێکە زۆر بەزووی خۆخستەنێ و خەڵک و کەناڵێکی خێزانیە لە هەموو بوارەکاندا، بە تایبەتی لە بواری ئاینی، لە بواری کۆمەڵایەتی، لە بواری هونەری، لە هەموو بوارەکان خەڵک دەستخۆشیان لێ دەکات و سەربەرزین بەو کەناڵێکەوە لە ناو کووردا هەیە. بە تایبەتی بەرنامەی مستەفات شارستانی کە ڕۆژی پێنجشەمان پەخش دەکرێت بە ڕاستەوخۆ جوابی پرسیار وەڵامەکان دەداتەوە. جێگای دەستخۆشیە. هیوادارم زیاتر بەرەو پێشتر بچی لە ساڵی ئایندە بەرنامەی زیاتر و پرۆگرامی زیاتر پێشکەش بکرێت لە بۆ ئەوەی خەڵکی کوردستان ئیسپادەی چاچی لێ بکە و هیوادارین هەروە سەرکەوتوتر بن و کە بەڕاستی ماندوونە ناسانە هەوڵ دەدەن لە بۆ ئەوەی کەناڵەکەتان زیاتر بەرەو پێش بچی. هیوادارین
بەرەو پێشبوونی زیاتر بۆ خۆتان وەبین و زیاتر بڕۆنە ناو خەڵک. هیوای بەردەوامیتان بۆ دەخوازم کە لە داهاتوو زیاتر پەرە بەکارەکانتان بدەن و کەناڵەکەتان زۆر پتە و بە پەرەپێدانی خێزان و چالاکی و کاری و هونێریەکانتان دەستخۆشیتان لێ دەکەم. بەڕاستی یەک لە کەناڵە ڕۆشنبیریەکانە لە شاری هەولێر یەک بەخۆم زۆر مشتاقم بۆ کەناڵی ڕۆژانە متابعی بەرنامەکانیان دەکەم بەرنامەی زۆر جوانیان هەیە یەک لەو بەرنامانەی کە من زۆر معجبم گەرمەساتە چاوەڕێی خەڵک وەلێ دەکا کە ڕۆژانە خەڵک چاوەڕێی ئەو بەرنامەی بکە کە ئەو کابرا دەگاتە ئامانجی خۆی میم سپاسی کەناڵی دیمەن دەکەم کە توانیتی خەڵکەکی زۆر بۆ خۆی ڕاکێشی لێو شارە دوورخاتەوە لە بواری ئەو تەنگ و چەڵەمەی ئەو لە ناو ژیانی ڕۆژانەی خەڵکدا هەیە لە ناو شارەکەمان پیرۆزبایی لە بەڕێوەبەر و ستافی کارمەندانی لە بەرامبەر کامیرە و دواوەی کامیرە و ئەو خەڵکانی کە گوێگریشین سپاسیان دەکەین و زۆر بەخێر بێن سەرچاوان. بەڵێ ئازیزان گەڕامەوە لاتان زۆر سپاس بۆ ڕاو پێشنیاریەکانتان و لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە دێتە سەر شاشەکان بێگومان ئێوەش دەتوانن پەیوەندیمان پێ بکەن ڕای و پێشنیاری خۆتان بڵێن. لێرەدا بە پێویستی دەزانم زۆر سپاسی دیمەن خان و کاک فەرهاد بکەم وەکو خاوەنی کەناڵی دیمەن تیڤی کە بەڕاستی زۆر هاوکارمانن و بەهۆی ئەوانەوە کە ئێمە توانیمانە تاکو و ئێرە بین. زۆر سپاسیان دەکەم دەستیان خۆش بێت سپاس بۆ ڕاو پێشنیارەکانی ئێوە هەروەکو باستم کرد کەناڵی دیمەن تیڤی ئەمڕۆ ئێمە لە پرۆگرامێکی تایبەتدا مۆمی 4 ساڵەی ئەو کەناڵەدا دەگیرسێنین بە هیوای مۆمی چەندین ساڵەی و پرۆگرامی باشتر و جوانتر. بەردەوام ئێمە پرۆگرامەکانمان هەروەکو باسم کرد لە خزمەتی ئاین و نەتەوە و پرۆگرامەکانمان هەمیشە بەو شێوەیە بووە کە تاک بە تاکی نێو خێزانی کوردی ئەگەر بە دیار پرۆگرامەکانمانەوە دابنیشێت زۆر ئاسوودە و ئارام بێت. زۆر سپاس من هەروەکو باسم کرد لە ڕگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەکانە دەتوانن پەیوەندیمان پێ بکەن و بێگومان میوانی زۆر تایبەتیشم دەبێت ئەگەر هەر پرسیارێکتان هەبوو لە میوانەکانی شەم ئێوە بەدڵنیاییەوە دەتوانن ئاراستەیان بکەن. سوپاسی پەیوەندیەکانتان دەکەم و ئێستاش کۆمەڵێک پرۆگرامی زۆر تایبەتمان هەیە کە باسم کرد پرۆگرامە بەڵێ بزانم پەیوەندی ئامادەیە بەداخەوە پەیوەندیەکەەوە بزانم پترا هەرزوو تەلەفۆنیان کرد زۆر سپاستان دەکەم بازانم با میوانەکانمان بفەرمونون. فەرموو. عەلەیکوم ئەسسەلام کاک ئەحمەد ڕۆڤ زۆر بەخێر هاتی سپاست دەکەم زۆر مەمنون. من سپاسیەوە واللهی ئەم سوپاسی تو دەکەم زۆر خۆشحاڵم کە لە نزیکەوە هونەرمەندێکی گەورەی وەکو بەڕێستان دەبینم زۆر خۆشحاڵم. واللهی لەو کاتی و هاتی پرسیارێکم لا دروست خۆی دیکات لەو بەتەنەی نیازە هەیە ماڵم ناریش بێنم بۆ ئێرە من تخوا کاک ئەحمەد لە سلێمانی ڕاهاتووی هەتا هەولێر بەتەنێ هاتی کا ڕێزان خان کچە جوانەکەم تۆی جوە بگرێ بەڕاستی بە حەقەت من خۆم شادۆ تۆ لە ماڵ و مناڵ من لە ئەو لایەنەم ڕام کردو ئەمەوێ لە سلێمانی هاتوومەتە هەولێر لێرە ژنێ بێنم خۆ بەڕاستی بەخوای کاک ئەحمەد ئەمن میوانیەوە قبول ناکەم ئاخدە وەڵڵاهی برا من هاتووم ئیعلانی کەم لە هەولێر ژنێ بێنم لۆ لە دیارە لە هەولێر ژن زۆرە نە مەسەلە ئەوە نییە ئەدی مەسەلەتە لە سلێمانی مناڵەکانم ناهێڵن بیێنم کاکە زوو خاوەستیان کاک ئەحمەد خێزانێکت هەیە خێزانێکی وەکی ڕێزان خانی گوناح نییە ژنی بەسەربینی کچی هەر بۆ تەمسی لە قابلم ئەو بگۆڕ مژنی خۆ بەڕاستی دەوڵای ئەو قسم بەدڵی عەلەیکوم قۆڕ بە و تاپڕی سەرم لە پشتەوە دۆزیەوە یەک دقە مەجاالمە نازم ساعتێکە ئاواکەیت و شاڵەوە تۆ تێبی ئێمە ژن بێنی کاک ئەحمەد ئەدی نەتگۆ بە دزی هاتیمە ئی باشە من کەس نەیزانیوە سلێمانیم بەجێش هاتم بۆ هەولێر ئێوە چۆن زانیتان بەس تێ بکەن کو نازانن ئەرێ ئێوە چین ئەری ئێوە زوو خاوەستتان کردم شێتان کردم باوکە بۆ قڕان چی سەر من جۆ دۆست ئەوە دەبۆ کاک ئەحمەد ناحەقی نییە منداڵی کاکە پورم من دەبۆ معلوماتان ئەو ژنە هەرە هێنم ئەیێنی بەخوای لە هەولێر ناهێنی ئەگەر نەمهێنا بەخوای بۆ موشکیلەیان عائیلەی کاک ئەحمەدی
ئارەوەڵان یازمێ بیێنم بەڵێ ئەمە دەست ئەوە دەسە ئەمە دەستی باڵ عوسمانە بۆی بەیامەقی نەگە ئەی هەر ئێوە موئامەرە لەم نەکەن با منیش موئامەرەیەکتان لێکەم بەڵێ هێنم هەرگیز نایێنی هەرگیز نایێنی هەرگیز نایێنی عوسمان ئەرێ عوسمان ئەرێ عوسمان ئەرێ عوسمان 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 هاوەڕ عوسمان دەی عوسمان وەی وەی عوسمان هاوەڕ عوسمان هاوەڕ دەخۆ ئەرێ دەبەسە عەمرتان نەمێنێ بۆ خاتری پێغەمبەر ئاوا هەل لەسەر عینەن لەحنی خۆتان بۆ معلوماتان من ژن ئاهێنم بۆ معلوماتان من هەر ئەیهێنم ئەگەر نەمهێنا لاجێی بلابم لاجێی بلابم لاجێی بلابم عوسمان بەسە ئەو وەزعمە بەدەست ئەو لامەوە کاک ئەحمەد یەخۆ بەخێر بێم بەس بەخۆی با پێت بڕێم سێ منداڵ تێونیە لە سلێمانی نایە ژنی بینێ لێرە جێکی کەشل لێ پیا بوو یەکی کێ بۆ خاتری خوا شەیما خان ئاخر دە تۆ سەیری کە شەیما خان کاکەوە ئەو لاکانە وتم بە هەر حەڵ عیلاجی کیانەکەم یعنی مڵۆزمێکی کەشم بۆ پیا بوو دەیوەڵڵی زۆر غەڵەت کاک ئەحمەد ئاخر دە گوناحتانەگا دەچی بکەم ئاخر خۆبیەکێکە بێت لە 12 شەوە کەوتکێ شۆربان بۆ لێ نییە ڕاستە خۆیە شەڵا مباشر بووە یاخۆ بەخێر بێن زۆر زۆر خۆشحاڵم بە ئامادەبوونتان دەستان خۆش بیتن کاک ئەحمەد ئەوە هەر لە بۆ خۆشیە بەڵێ بەڵێ بەتاکید ئەو تەکیدە نا بەدڵیێ ئەو تەکیدە نا بەدڵیێ ئاخر دە تۆ سەیریکە خۆی ئێستامە ئێمە هەر درامایەکەکەین ئەمانێ بچینە ناو ناخی کۆمەڵگاوە خەڵک فێرکەین بە ڕەش بڵێ ڕەش بە سپی بڵێ سپی فەلسەفە وەرە جاجارێت چی دیوە بلەتەوە ئەیسۆن ئەژینا بەدەر لە هەموو ئەوانە من شخصی خۆم خێزانێکم هەیە بە هەموو دنیای ناگۆڕمەوە ماڵ و مناڵێکم هەیە دەردی کابراڵێ مناڵەکانم یەکیشان ئەم لا جگەرەکەم دەیا ڕەبی خوا لێت نەستێنێتن زۆر زۆر سپاس دەکەم بەڕاستی زۆر دڵخۆشم بە ئامادەبوونتان اینجا ئێستا با بچینە لای تەواوی ستافی گەرمەسات با بفەرمونون بابێن ڕێزان خان ئەوە لێرەش ئەو من لەسەرت دەکەمەوە لە چێن دەری فەرموو 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 ئەرێ وەڵڵا کوڕە دەوەرە دوایە پێکەوە دەچین دەخۆین ئەگەر ئەزیێت نەبی ئەو مایکەکەم دەی کاک ئەحمەد یەخۆ بەخێر وەڵڵا باشم ئەچووکوی باشی کاک ڕێبوات چاکی ئەوە ڕۆڵی ئێوە چیەکە لێرە ئادی فەرموو کوڕم تۆزیە تربیەتان تیابی ئەمە تەلەفیزۆنە وانێت خوادا دەجا ئێشکول باشن وەڵڵا باشم ئەچووکوی باشی یەخۆ بەخێر بانگە کردم وەڵای پێم خۆشە هەموو ستافی گەرمەسات بێت و لە نزیکەوە یەکتر بناسیین قسان بکەین دانیشمی هەر بە نانە دانیشە سەر چاوانم کاک بارزان فەرموو وەڵڵاهی باشین ئەتو باشی ئەحواڵ باشە ئەگەر مایکەکەش بدەینە کاک بارزانی کام کاک بەرزان کاک بارزانی خۆمان هاتی لێرەش یاخوا بیۆبی تۆ لە ئەو بۆچی کوردی لە بەرانیا بە من ئەوونیەت خوا وەڵا خۆی بیا بە خۆیان وابزانم لە ناو ستافەکەی بەس ئەچوو هەولێری تێدا قسەی لەگەر من بکەیت هەموو شارەکان هەریەکە بە دڵنیایەوە هەمومان بەسمە بەس لە قسەکردەکەت بوو هەروەڵام من بەبوونی چوارەمی ساڵیادی کەناڵی دیمەن پیرۆزگایەکی
لە هەموو بینەرانی کەناڵی دیمەن دەکەن زۆر سپاس هەوڵ دەدەین پرۆگرامەکانمان جگە لە گەرمەسات زیاتر پرۆگرامی کۆمەڵایەتی و پرۆگرامانی کە خزمەتی خێزانی کوردی بەدڵنیایە بتوانین پەری پێ بدەین و بتوانین کاری جوانتر زۆر سپاس بە هیوام ئێمەش هەمیشە سەلامەت بێ ئەگەر ئیزنم بدەیت بەڵێ ئەمن بانجی ئەکتەرەکی دەکەم فەرموو ئێستا هونەرمەندی عزیز ڕێزان خان یەک لە ئەکتەرە باشەکانی بەدڵنیاییەوە پرۆگرامی گەرمەساتەکە ماوەیەکی زۆرە بەڕاستی لە کاری هونەریدا هەم لە نواندنی جات هەم لە دراما و لە شانۆشدا یەک لە ئەکتەرە باشەکانە یاخۆ بەخێربێ ڕێزان خان یاخۆ بەخێر بێ ئەگەر مایکەکەی بدەنێ سپاسان دەکەم ڕێزان خان زۆر بەخێر بێ زۆر سپاس بۆ سپاسدانەکەم خۆتان بەڕێزن من لێرەوە پیرۆزبایی لە کەناڵی دیمەنەکەم بە هەموو ستافە جوانەکەیەوە بەڕاستی کە زۆر ماندوون دەستیان خۆش بێ و هەموو ساڵی هەر لە خۆشییا بن و هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکە خوازم بۆ ئامادەبوونی ئێوە پرۆگرامەکە جوانتر بوو بێ زۆر سپاس دەکەم بۆ ئێوەش خۆ بەڕاستی چ لەی ساندی ئەوە چێوەی گۆت بەس پێ برن با بینن هەمومان دەماشێرنکەین ئەمن مەبەست نانە ئەو مەبەستەم نەبووە بەدڵنیاییەوە کوردین و کوردستانین بە تەکید کاگڕێ بوار مەبەستم چ بوو بەخوای دەیەوێت ئەوەمان بکە بەخوای ئەنگۆلە تووشی مشکلە مەکە ناوەڵڵا ئەمە حەزمان لەو مشکلانە نیە کاگڕێ بوار لە کەناڵی دیمەن نییە بە ئیزازەی خاوەنددارێتی کەناڵەکە چەندە وڵای ئیز بشی نەدایمە بەڵام پێم باشە بێ حەزی نییە هەر کارمەندێک لەو کەناڵی ژنی دووەم بینی جێی نابتەوە ئەمە نەکبرێم لەبەرەوەی مەسلحەتمەیە لەبەرەوەی نییە بەس وەڵاهی نییە شتێکی جوانە بەڵاست باشە کاک بازان پرسیارە ئیمساک لە چیەوە هاتیە ئیمساک نازانم وڵای هەز دەکەم لێ ئاگامەکە پرۆگرامەکەی نییە بە پێ هاتووە هەروەکو خۆمان ئینسان بە پێ هاتووە ئینسان باشە کاک بازان پەیوەندێک هەیە با جوابی ئەو پەیوەندیە بدەینەوە بزانین چێمان لەگەڵە فەرموو شاهینە خان ببووە دیارە شاهین کوڕە کاک شاهین ئەم کاتت باش والله بەداخەوە لۆ پەیوەندی دێ و قەتع دەبی نازانم مەسەلەتێ پەیوەندی بکەنەوە با بچینە لای میوانەکانی دیکەش زۆر چاوەڕێنەکان گوڵی خان ئەگەر گوڵی خان بێتە ئێرە سپاسی دەکەم ماشەڵڵا لە گوڵی خان سڵاوتان لێبێ چۆنن باشن زۆر سپاس مەمنون ماشەڵڵات لێبێ ماشەڵڵا لە ئازیزی زۆر سپاس مەمنون سپاس دەکەم مەمنون فەرموو ئەگەر قسەیەک تێر بۆ ساڵی سەرەتا یا ئەڵڵا چی بوو هیچ نییە قەینا ئەوە زۆر ماشەڵڵاشم کرد بەخوای بەخوای کاگڕێ بوار ئەوها لەگەر تو پێم ناکرێت فەرموو دانیشە نانەکەوتم گەڕایەوە باش بوو زۆر سپاس مەمنون ناوشتا نابێت چی منە ئیتر ئەو شتێکی هابێ پیرۆزبایی لە یەکە بەیەکەی کارمەندانی کەناڵی دیمەن تیڤیەکەم زۆر سپاس دەستخۆشیان لێ یەکەم هیوادارم ئەم یادە لەمە گەورەتر و باشتر کرێتەوە و چەندین ساڵی تر یادی دامەزاندی ئەم کەناڵە جوانە بکەینەوە ئێمەش بە هیواین ئەتوش زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس دەکەم میوانێکی دیکە تا کاکڕێبوار قسە چکەی پێ نەگۆتی من بانیکەمی تۆ بانیەکەی یاڵا هونەرمەندی گەورەی گەلەکەمان کاک حەمەی مێنبولوو بە تەشریف بێنێ حەمەی مەولوو کاکە و دانم شکاوە هیەوەی بە قوربان مەڵم چی کاکە حەمە فەرمووە ئایا خوا بەخێر بێ خوایە بەخێر بێ عەلەیکوم السەلام کاکە تۆ بۆچی بەجێتان هێشتا ڕەحمەتی خواتان لێبێ داوای لێبوردنەکەم سیارەکەم پەنچەر بوو یەک دانە سەعات دەست لە تەکسی ڕاگرم یەک بۆ بنەوەستاوە تەلەفۆنەکەت بکردی بەخۆی دەهاتی نەدەست کوڕی ناچارە پاسکیل هاتم باوەڕدامێ پاسکیل هاتم ئێرە ئەوە پایتەر لێ مردم یاخۆ بەخێر بێت هەر چاوان زۆر خۆشحاڵم کە لە نزیکەوە دەتان بینم و هاتوونەتەوە پرۆگرامە زۆر سپاس دەکەم فەرموو ئەگەر قسێکی شتەیە وەڵاهی جوانترین پیرۆزبایی گەرم ئاراستەی ئەم کەناڵە جوانە ئەەکەم هیوادارم سەرکەوتوو بێ
بەڕاستی بینەرێکی زۆر باشی هەیە بەدڵنیاییەوە. ئەمڕۆ دابەزین بۆ بازار ڕێز و ساوم هەیە بۆ خەڵکی هەولێر بەڕاستی مەعجیبیان کردین هەمووی بە پیرات بەڕاستی نەمانەزانی باوشکین بەکێیە هەمووی ماچیان نەکردین داوای لێبوردنشەکەم تەوام تاخیرات بورن قوربانم کافی جان دەبڕ بۆ خۆلیۆ دانیشە تا پرسیاری کەولەکەین باوکەکەم کەسی کەو مابوو ئارەوە ماومانە با خەڵک نەزانێ بەرزان سنجاوی بەرزان عیسمەت مامۆستا بەرزان کاک بروسک ئەگەر ئەو مایکەم بدەیت سپاس دەکەم ئەفۆن فەرموو کاک بارزان هونەرمەند کاک بارزان مامۆستا بارزان با بفەرموێت لو مایکە ئەو مایکی بدنەوە حیرات بەخێر بێت زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت یاخۆ بەخێر بێت سەرچاوانمان فەرموو ئەگەر قسەیەکت هەیە بە بۆنەی 4 ساڵی دامەزراندنی کەناڵی دیمەن بەڵێ ئیژەکەم کاک بەرزان وکو مخریج مامۆستا ئەحمەد بە هەمان شێوە ڕێزان خان و سەرجەم هاوڕێیانم هیوادارم ئەم کەناڵە تەمەنی درێژ بێت ئێمەش هیوادارین زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان زۆر زۆر خۆشحاڵم کە لە نزیکەوە هەمووتان دەبینم دەستان خۆش بی یاخۆ بەخێر بێت مارکەکە با لەکن خۆت بیتت ئەتو مایکەکەی بدە من با ئەمن پرسیار بکەم کاک ئەحمەد ڕۆ یاخۆ بەخێر بێ سەر هەردوو چاوم چاوە خۆش بێت و مەمنونم دەری لێم تووڕی وەڵی ئەزانین چۆن شتێکتان و دەوە لە مەسلحەتی من نییە ئەیوتان خاوەنددارەتی کەناڵەکە حەز ناکژین دووەم بێنی جا من بێنم ئایبێ لە ستافەکان نەمێنم ڕێزان خانات و لێرەش نەبوو ئەمە هەمووی پشتی چوو بوو ئەیوە نییە ئەیدە ئەوە بێ قەیناک ئەیدێت تەواو وە نییە حەزم لەو قسانن یە کاک بارزان ناوەڵە ڕێزان خان جوان و جا حیروالە تەنیشتیتی معنای نییە ماڵی عوسمان دەکەیت دەزانم ئاقلانی ئەوە بەهینەوەیە ئەو بەگاڵتە وتومان ئاقلانی ئەژی ناخۆ ناوێرم یاخۆ بەخێر بێ سەرچاوانم بژیت فەرموو ڕێگەم بە من یادی 4 ساڵی کەناڵی دیمەن پیرۆز بکەم پڕوەدڵ پیرۆزبایی لە کەناڵێکەکەم کە بە عشق و خۆشەویستیکی زۆر گەورەوە لە ناو بینەرەکەی جێخۆی کردوتەوە بە حقت ئەوەی کە من لە ناو خەڵکام و ئەی بیستم بە نەفەسی کەناڵێکی ئاسمانی کارەکات و بینەرەکەشی وای لێ هاتووە یعنی وەکو کەناڵێکی ئاسمانی تێ بڕوانێت بە حقت بەرنمەکانی تاوڵی جوانە پیرۆزبایی لە کەناڵی دیمەنەکەم لە ئیداری کەناڵەکەکەم لەو ستافە بە ڕێزانەی کە لە ناو کەناڵەکە کارەکەن هیوادارم تەمەنیان درێژ بێت و بەرهەمی جوانتریش تەقدیم بکەن زۆر زۆر سپاس لە بۆ قسەکانت بەر لەوەی بچمە لای هونەرمەند ڕێزان خان ناوبڕێک وەردەگرن و دەگەڕێنەوە لاتان دواتر لەو ڕۆژە جوانە لەو ڕۆژە لەو مێژووە جوانەی کەوا یانزەیە پیرۆزبایی 4 ساڵی دامەزراندنتان لێ دەکەم بە بۆنەی 4 ساڵی دامەزراندنی کەناڵی دیمەن پیرۆزبایی لە کارمەندان و هەموو ستافی کەناڵی دیمەن دەکەم پیرۆزبایی لە هەموو کارمەندانی تەلەڤیزۆنی دیمەن دەکەم ئەزدل پیرۆزبایی کەناڵی دکەم داخوازە سەرکەفتنە بوو بکەم پیرۆزبایی دەکەم کە یادی 4 ساڵەی کەناڵەکەتانە لە 11 دامەزراوە پیرۆزبایی 4 ساڵەی دامەزرانی کەناڵەکەتان دەکەم لە 11 بە بۆنەی 4 ساڵەی دامەزرانی تەلەڤیزۆنی دیمەن پیرۆزباییەکی گەرم لەو ستافە جوانە دەکەین بە بۆنەی 4 ساڵی دامەزرانی کەناڵی دیمەن پیرۆزبایەکی گەرم ئاراستەی کەناڵەکەتان دەکەم دوای 4 ساڵ ئێوە توانیتان بەڕاستی بچنە ناوماڵی هەموو ئەندامێکی یاخود ناوماڵی هەموو ئەو کەسانەی کەوە حەزیان لەوەیە کە هونەر ببینن لە کەناڵەکەتان و حەزیان لەوەیەکەوە کۆمەڵگایەکەیان جوان بکەنەوە ئێوەش
بەڕاستی واتان کردووەکەوە ئەم پەیڕە و پرۆگرامانەی خۆتان لە ڕووی کۆمەڵایەتیەوە و لە ڕووی هونەریەوە زۆر پەرە پێ بدەن. ئەوەی کە من تەرکیزم کردووە لەسەر کەناڵەکەین بۆ بەڕاستی زۆر هەوڵی ئەوە دەدەن کە هونەر پێش بخەن. ئەوە شێکەکە لە خاڵە زۆر زۆر گرینگەکان لە بەرەوەی بەداخەوە لە کوردستان کەناڵی وامان زۆر کەمە کە زۆر زەڕوریشە ئێمە ئەو ئەرشیفەی خۆمان وەکو فۆلکلۆر وەکو هەموو بوارەکانی تری هونەر پێویستیمان بەوەیەکەوە بەڕاستی خەمخۆرێکمان هەبێ لەم بوارە. ئێوەش بەڕاستی تەقسیریتان نەکردووە، بەڵام پێویستیمان بەوەیەکەوە هەوڵی زیاترتان هەوێ و هەوڵی ئەوە بدەنکەوە بتوانن کەناڵەکانی دیکەش فێر بکەن یاخود ڕاکێشن بەوەی کە بەڕاستی زیاتر هەوڵی ئەوە بدەن کە هونەرەکەمان پێش بخەن. ئەوەی کە من لەو بوارەوە باسی دەکەم بەڕاستی زیاتر حەزم لێە لەسەر بواری هونەر باز بکەم. ئەویش ئەو کەناڵەیەکەوە ئێوە زیاتر پەرەتان بەو بابەتە داوە ئەوە جێگای دەستخۆشیە. پیرۆزبایی لە هەموو ستافی کەناڵەکەتان دەکەم، دەستخۆشی لە هەموو ئەندامانی ئەم کەناڵەتان دەکەم. بەڕاستی جێگای دەستخۆشین بە بەرنامەکانیشان، بەرنامە تەرفیهیەکان، بەرنامە کۆمەڵایەتیەکان، بەرنامە ئاینەکانیشان جێگای دەستخۆشی و دەستگوشینە. هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم و هەروەها لە پیرۆزبایی لە یەکەی کارمەندانیان دەکەم بە بۆنەی 4 ساڵەی دامەزراندنیان. هیوای سەرکەوتن بە هەموو لایەکتان دەخوازم. زۆر سپاستان دەکەم. هیوادارم کاری جوانتر و بەرنامەی جوانتر و بە پرۆفیشناڵتر زیاتر دەربکەونەوە و بەرنامەکانیان زیاتر جوانتر بکرێت بە هیوای سەرکەوتن. هیویت کەم ئەف کەناڵێکی سەرکەفتی بیت، بەردەوام بیت بۆ خزمەتە کۆمەڵە کوردستانê tiştê civakî pêşkêşket evî xelkî berev gorîneka baş bibet. Ez barkim 11 roja damezrandina vî kenalî ye. Hêviya me ew e ev kenala çavekî mezin berexite civakî û pîte hemî şta biket, hemî programaş hemî layane taybet programet peywendî komalê ve hey. Çikî komalê me rastî tehnî tiştê Kurdî ye, hez tiştê Kurdiyê baş yê mifad ket, yê komalayetî, yê xêzanî me divêt em civaka xwe yan xêzana xwe beref guherînê beyn, beref tiştê baş, beref ayndeka serkeftî. Lewma hebûna kenalet wekî kenalê dîmen ez barim hindek mamostayê Şehrezayê têde heyn bisporin xedan mêjweka mezinin ya hunerî. Ez barim ku ew dişên tiştekî baş pêşkêşî vî xelkî kin û ev kenala bigehîte hemî mala li hemî xêzanan. Ez ji dil pîrozveya vî kenalî dikim, daxwaza serkeftinê bû dikim. بەڕاستی کەناڵێکی زۆر جوانە کەناڵ دیمەن. پیرۆزبایشی لێ دەکەم ببوونی یادی 4 ساڵەیەوە ئەو کەناڵە جێی خۆی کردیتەوە لە ناو کۆمەلگا لەبەرەی کەناڵێکە زیاتر لەسەر خێزان و پەیوەندی و پتەوی بە خێزانەکان بێک دەبەستێتەوە. ئەوەش شتێکی زۆر باشە بۆ هەرێمی کوردستان. خێزانەکان زۆری مەشاکلانەیە گوێ لە ڕادەگرن، دەبێتەوە ڕێگانیشان دەرێک لە بۆ ژیانیان. هیوادارم هەر بەردەوام بن. زۆر پیرۆزبای لەو ستافە جوانەی دەکەم، دایمە ماندووە بە ڕۆژە و ئیش دەکەن، جێگەی ڕێزە لە بۆیان. ئەو بەرنامانەی کە من وەکو بینەرێک سەرنجیان ڕاکێشاوم، بەرنامەی تامی ڕێگا کە شار بە شار گون بە گون دەگەڕێن و کۆمەڵێک بەرنامەی جوان تەشویق دەکەن و پێشکەشی بینەرانی دەکەن. ئەوە یەک لە بەرنامەکان. بەرنامەی دووەم کە جێگای دەستخۆشیە ئەویش بەرنامەی مامۆستا فاتی شارستانی کە خەڵکانێکی زۆر متابعی دەکەن و کۆمەڵێک بابەتی جوان و سەردەمیانە پێشکەش دەکات لە ڕێگای وتارە ئاینەکانیەوە. بەرنامەی گەرمەساتیش بەرنامەی زۆر جوانە کە هەڵزانم کاکە بارزان سنجاوی لەگەڵ ئەکتەرانی سلێمانی کۆمەڵێک ئەکتەری شاری هەولێر و ئەوانە بەیەکەوە ئیش دەکەن لە سلێمانی و ئەوزانم ئیشەکە دەکرێت و ئەویش بەرنامەی زۆر جوانە و من وەکو بینەرێک سەرنجی ڕاکێشاوم. کەناڵێکی تەرفیهی جوانە خێزانی پێم خۆشە زیاتر بەردەوام بن لەسەر مەسائلی کۆمەڵایەتی و وعیکردنی تاچی کورد کە ئێوەی دەستان پێگەیاندووە و زیاتر بەرەو پێش بچن و هەروەها بتوانن مەسەلەن چەند بەرنامەیەک لە بڕیارتاندا بێ بتوان پێشتری بێخن لە تربیەتدانی منداڵ کە ئێستا زۆر پێویستە و هەروەها گەنج کە ئێستا زۆر زڕورە ئەو
هێزە خەوتووی کە لە ناو کۆمەلگایە بتوانن زیاتر وعیان بکەن بەرەو ئارستەی باشتریان بنەوە لە ئێستا کە دەیان بینن. دووبارە سوپاسان دەکەم بەخێر بێن سەرکەوتوو بن لە هەموو پرۆگرامەکانتان و دەستخۆشی لە هەموو ئەو گەنجانە دەکەم کە ئێستا لەو کەناڵە جوانە خەریکی خزمەتکردنی و کۆمەلگایە. بەڕاستی کەناڵێکی سەرکەوتووە، کەناڵێکە زۆر بەزووی خۆی خستە نێو خەڵک و کەناڵێکی خێزانیە لە هەموو بوارەکاندا، بە تایبەتی لە بواری ئاینی، لە بواری کۆمەڵایەتی، لە بواری هونەری، لە هەموو بوارەکان خەڵک دەستخۆشیان لێ دەکات و سەربەرزم بەو کەناڵێکەوە لە ناو کووردا هەیە. بە تایبەتی بەرنامەی مستەفات ئەشارستانی کە ڕۆژی پێنجشەمان پەخش دەکرێت بە ڕاستەوخۆ جوابی پرسیار وەڵامەکان دەداتەوە. جێگای دەستخۆشیە، هیوادارم زیاتر بەرەو پێشتر بچی لە ساڵی ئایندە بەرنامەی زیاتر و پرۆگرامی زیاتر پێشکەش بکرێ لە بۆ ئەوەی خەڵکی کوردستان ئیسپادەی چاچی لێ بکە و هیوادارین هەروە سەرکەوتوتر بن و کە بەڕاستی ماندوونە ناسانە هەوڵ دەدەن لە بۆ ئەوەی کەناڵەکەتان زیاتر بەرەو پێش بچی. هیوادارین بەرەو پێشبوونی زیاتر بۆ خۆتان وەبین و زیاتر بڕۆنە ناو خەڵک. هیوای بەردەوامیتان بۆ دەخوازم کە لە داهاتوو زیاتر پەرە بەکارەکانتان بدەن و کەناڵەکەتان زۆر پتە و بە پەرەپێدانی خێزان و چالاکی و کاری هونەریەکانتان دەستخۆشیتان لێ دەکەم. بەڕاستی یەک لە کەناڵە ڕۆشنبیریەکانە لە شاری هەولێر یەک بەخۆم زۆر مشتاقم بۆ کەناڵی ڕۆژانە متابعی بەرنامەکانیان دەکەم. بەرنامەی زۆر جوانیان هەیە. یەک لەو بەرنامانەی کە من زۆر معجبم گەرمەساتە چاوەڕێی خەڵک وەلێ دەکا کە ڕۆژانە خەڵک چاوەڕێی ئەو بەرنامەیە بکە کە ئەو کابرا دەگاتە ئامانجی خۆی. میم سپاسی کەناڵی دیمەن دەکەم کە توانیتی خەڵکەکی زۆر بۆ خۆی ڕاکێشی لێو شارە دوور خاتەوە لە بواری ئەو تەنگ و چەڵەمەی ئەو لە ناو ژیانی ڕۆژانەی خەڵکدا هەیە لە ناو شارەکەمان. پیرۆزبایی لە بەڕێوەبەر و ستافی کارمەندانی لە بەرامبەر کامیرە و دواوەی کامیرە و ئەو خەڵکانی کە گوێگریشین سپاسیان دەکەین و زۆر بەخێر بێن سەرچاوان. بەڵێ ئازیزان دووبارە گەڕاینەوە لاتان لەم پرۆگرامە تایبەتە و لەم کەش و هەوایە خۆشە. بەر لەوەی بچمە لای هونەرمەند ڕێزان خان پەیوەندیەکی زۆر تایبەتمان لەگەڵا پێم خۆشە ئەو پەیوەندیە وەربگرە مامۆستا مەلا فاتیح شارستانی کە بەڕاستی ئێمە زۆر دڵخۆشین کە لە کەناڵێک بەیەکەوە کار دەکەین بەردەوام ئامۆژگاریمان دەکات. ئەم ئێوارە ئێمەی گەورە کردو پەیوەندی پێمانەوە کردووە. پێم خۆشە پەیوەندیەکەی وەربگرین ئەگەر ئامادەیە. فەرموو. سلام علیکم. باش مامۆستا جان. عليكم السلام ورحمة الله وبركاته. وصلاي خوانە بەڕێزشتان. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڕاستی گەورەت کردین بە پەیوەندیەکەت. خۆتان گەورە بەڕێز زۆر سپاست دەکەم. مامۆستا مەلا فاتیح شارستانی چیت هەیە بۆ چوارەم ساڵیادی دامەزراندنی کەناڵی دیمەن تیڤی و ئامۆژگاری چییە بۆ ئێمە؟ بسم الله الرحمن الرحیم. لە سێ خاڵدا حەز دەکەم کاتان زۆر نەگرم. برنامەکان پێم دیارە سەرپڕن بە ساڵیادی دامەزراندنی کەناڵی دیمەندا بە کورتی پوختی سێ خاڵ دەخەمە بە دەستی جەنابتان دیدەی بینەرانی ئازیزی کەناڵی دیمەن. خاڵی یەکەم ساڵیادی هەر کەناڵێک بەتایبەت کەناڵەکەی خۆمان کەناڵی دیمەن بریتی دەبێت لە پێداچوونەوەی ساڵی ڕابردوو و زائیدەن پرۆگرام داڕشتن بۆ ساڵی داهاتوو. ساڵیادی هەر کەناڵێک بریتی نییە لە ژێڕانی هەندێک حەفلە و ئاهەنگی تەقلیدی کە لە زۆر کەناڵدا بەداخەوە دەیبینین. وان دەڵێم ساڵیادی هەر کەناڵێک بنچینەی کارەکانی ئەوەیە. بە کارەکانی ساڵی ڕابردووماندا بڕۆینەوە خاڵە بەهێز و داوازەکانمان دەستنیشان بکەین. هەروەها لەگەڵەوەشدا پرۆگرامێکی چڕ و پڕ و نەخشەسازیمان هەبێ واتە بۆ ساڵی داهاتووی کارکردن لە هەر کەناڵێک بێ. ئێمە دەست کەناڵی دیمەن قسە دەکەین. بۆ ساڵی داهاتوو هەروە ڕۆژانە نەچێ ناو بەرنامەوە بەڵکو بە پشتیوانی خۆی پەرۆزگاری ئینشاءڵڵا نەخشەیەکی چڕ و پڕی کاری بەردەوامی ساڵی داهاتوو بەبەردەستا بێت. ئەگەر کەناڵی دیمەن یان هەر کەناڵێکی ڕاگەیاندن ئیستراویان بینراو ساڵی داهاتووی کە دێتە پێشەوە لەگەڵ ساڵی ڕابردوو کە تێپاڵی کردووە هەر وەکو یەک بن کەواتە مەغبوون دەزمانی شەرعاتی دەڵێن کەناڵێکی زەرمەندە. ئومێدوارم کەناڵی دیمەن بە ساڵیاری دامەزراندنیدا بەڵقەڕی ڕێز و خۆشەویستیم بۆ خاوەنی کەناڵ
و بۆ یەک کارمەندانی بەڕێزی مەدەوارم ساڵی داهاتووی باشتر و پێشکەوتوتر و سەنگینتر بێ لە ساڵی ڕابردووی. خاڵی دووەم بەرنامە کەناڵی دیمەن ئەبێ سەیری سیاسەتی بەرنامەکانی خۆیکە. کەناڵی دیمەن لەناتان دیقەت بدەن لەسەری مسلاوە کەناڵ بۆ خێزان کەواتە ئەم کەناڵی دیمەنە کەناڵێکی هەواڵی نییە، کەناڵێکی سیاسی نییە، کەناڵێکی توێژینەوەی استراتیژی نییە، کەناڵێکە تایبەت کراوە بە خێزان. خێزانیش چێ؟ خێزانی میلەتی کوردی مسلمان. بۆ زۆر گرنگە کەناڵی دیمەن تەواوی بەرنامەکانی بریتی بێت لە بنیادنانی خێزانی کوردی، هەروەها پینەکردنی کەلێنەکانی خێزانی کوردی. بەتەکاری یەکەمی بنیادنانی خێزانی کوردی بێ، دومیشیان بریتی بێت بەشێک لە بەرنامەکانی چاککردنی خەلەل و کەموخۆریەکانی ناو خێزانی کوردی بێت، نەک ڕووخاندن. چونکە ئێستا زۆرێک لە کەناڵەکان بەداخەوە خێریکی ڕووخاندنی خێزانی کوردی مسلمانن. میێدەوارم کەناڵی دیمەن زیاتر بەخۆی دابچێتەوە بنیادنان چاککردن دوورین لە ڕووخاندن. پەیامی سێمەم پابەندبوون بە دوو شتەوە. پابەندبوونی تەواوی بەرنامە و پرۆگرامەکانی کەناڵی دیمەن یەکەم بە شەریعەتی پاکی ئیسلامەوە، چونکە ئێمە کەناڵەکەمان کەناڵی دیمەن و ناو کوردیە کە میلەتێکی بەگشتی مسلمان و پابەندی ئاینی ئیسلامە. دومیان پابەندبوون بە کولتوری ڕەسەنی کوردەواری خۆمانەوە، کولتوری ڕەسەن کەوان نەشێوێنراوە لە باب و باپیرانمانەوە بە حیا و خدمەتەوە بە ئەمنەوەی ئێستا گەیشتووە. بۆ هیچ کەسێک بۆ ڕەزامەندی و دڵخۆشبوونی هیچ کەسێک میێدەوارم بە ڕێوەبەران و کارمەندانی کەناڵی دیمەن بۆ هیچ کەسێک بۆ خۆشی و گوزەرانی هیچ کەسێک خۆیان نەگونەهدار و نەعیبداری لای خوا و خەڵکن. هەمیشە ئومێدی سەرکەوتنی تا بۆ دەخوازم. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت مامۆستا مەلا فاتیح شارستانی. بەڕاستی گەورەت کردین، هەروەکو منیش لە سەرەتادا ئاماژەم پێدا بەڕاستی کەناڵی دیمەن لە سەرەتای دەست بەکاربوونیەوە تاوەکو ئێستا کاری کردووە لەسەر پتەوکردنی بنەماکانی خێزان، کەناڵێکی خێزانی و پەروەردەیەواتە لە هەر خێزانێک هەر تاکێک بەدیار ئەو کەناڵەوە دابنیشێ پێی ناخۆش نییە، واتە هیچ شتێکی وای تێدا نییە کە بەڕاستی نێڵین کەسێک بچکتریان تەمەشای کەناڵەکە بکاتن. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت مامۆستا مەلا فاتیح شارستانی. دووبارە زۆر سپاس. دەچمە لای هونەرمەند ڕێزان خان ببوورە چاوەڕێشت کرد. زۆر سپاس. سپاس. ستافە جوانە کە کاری گەرمەسات ئەەکەم زەردەخەنا خەینە سەر ئەو بینەرە کە بینەرێکی زۆر چاوەڕوانە. من سپاسی ئەو بینەرە خۆشەویستیەکەم کە ئەمان بینن باوشی گەرمان بۆکەنەوە من چای یەک بێکیان ماچەکەم. زۆر سپاس بۆ ئامادەبوونت ڕێزان خان. زۆر خۆشحاڵم کە لە نزیکەوە هونەرمەندێکی ئەوها گەورە دەبینم. بم خۆتان بەڕێزن من شانازی بە هەمووتانەوەکەم. زۆر سپاس دەکەم. ئەگەر بچینە لای کاک ڕێبوار. زۆر داوای لێبوردن دەکەم. کاک بخێر بێ. عفونکە خۆمە طبیعیە وتی کاک ڕێبوار بەس لە طبیعەت و لە سیفەتەکانی بە من مەڵێ ڕێبوار. چون تۆزە جیاوازین وەڵا ئەو تۆزە ڕازگۆیە تەمان لەگەڵ ڕێز و حرمەتمان خاڵە بکەن. داوای لێبوردن. جوابی بەڵەکە داوای لێبوردن. ئەو ماشەڵڵا بەرامبەرێکیش دانیشتینە. ئاڵێم تۆزە هەر لە ڕازگۆیە تۆزە لێک ناچین. من عیب منیە تێگەیشتی خۆی بۆە ناویشم ڕازگۆ بواە چکە ئەبن ئەوەی ڕاز بێ ئیڵێم وانەمە مەسا بەرزار بۆچی قسەم ڕەخاخە قسەکانم حەقە بۆیە ڕقای چوار دێڵا دەیجوایە قسە بکە دەی دوایی دوو قسەکەین. کاک بروسگڕە قسە و پێشنیاری خۆت بڵێ بۆ چوارەم ساڵی دامەزراندنی کەناڵی دیمەن. یادی دامەزرانی 4 ساڵاکەم لە دیمەن تیڤی بەڕاستی کەناڵێکی زۆر جوانە بە دڵنیاییەوە لە ئێستاە کە دیمەن تیڤی بینەرێکی زۆری هەیە بینەرێکی زۆری بەخۆیەوە بینێت هیوادارم ئیشەڵا بەرەو پێشکەوتنێکی باش بڕات و دەستخۆشی لە دەستەی کاژێڕی و هەموو ستافی کارمەندانی دیمەن تیڤیەکەم و زۆر سپاسی جەنابی شتەکەم هەرهیچ کێشە و دەستخۆشیش لەم ستافە جوانە و هاوڕێیانەمەکەم کە هەمیشە وەکو ئایلەیەک دیمەن تیڤی ئەمێ کۆکوور دەتوانێت ئیشەڵا هەر بەردەوامیشە بین و دابڕانمان ناگەن. ئیشەڵڵا هەر بەردەوام دەبن. زۆر سپاس بۆ ئامادەبوون تا باچینە لای پەیام خان یەخۆ بەخێر بێت. بەستاقۆن زۆر سپاس دەکەم. سپاس بۆ ئامادەبوونێت. فەرموو قسەی خۆت. پیرۆزمانی
فرم ئاراستەی کەناڵە جوانەکەی دیمەنەکەم زۆر سپاس و بێجگە لەمانێک کە لە بەردەم کامێرا من زۆر سپاسی پشت کامێراکەم کە بەڕاستی زۆر لەگەڵمانە هیلاکن وەکو چۆن پێیانەڵن سەربازی ونن یەکێک لەوانە کە مامۆستا بەرزان سنجاویە و مامۆستا بەرزانی موچاجە و هەموو جەماعەتی کامێرامان دەستیمانە بوونیانە گۆشم و هیوای سەرکەوتنیان بۆ خوازم و لە شوێنی زۆر ئێرە زۆر گەورێ بۆ ئێمە و لەمە گەورەتر بیان بین ئینشەڵڵا ئینشاءڵڵا زۆر بەخێر بێت سەرچاوانم کاک هەستی فەرموو کاک هەستی بەر لەوەی بێمە لای تو هاوارمان لەگەڵەوە پەیوەندیەکمان لەگەڵ لای ئەو پەیوەندیە ئێوارەتان باش ئێوارەت باشتر پیرۆزبایی یادی کەناڵەکەتانەکەم زۆر سپاس دەکەم بە خێراتنی ئەو هونەرمەندە جوانانە ئەەکەم هەر لە سلەیمانیەوە تا هەولێر من خۆم لە سلەیمانیەوە بەشداریم کردووە قسەتان لەگەڵەکەم بری ئەوان زۆر سپاس دەکەم قوربانیان بم چاوی هەمویان ماچەکەم سەربەرزم پێیان زۆر سپاس دەکەین هاوار خان چیت هەیە لە بۆمان ئینشەڵڵا کاری جوانترکەن و ئیشی جوانترکەن بەڕاستی من ئینتەرنێتەکەم خەتەکەی وەساب بوو لەبەر خاتری ئەم بەرنامەیە چوم پڕم کردوتەوە بۆی ئەم گوڵە جوانانە ببینم دەستەکان خۆش بیتت زۆر سپاست دەکەین ئێمە بە بینەری وەکو ئێوەوە بەردەوامین قوربانتان بم هەر گەشاوە بن ڕێزم بۆتان هەیە بە کاک عوسمانیش بڵێن ژن نەهێنێ دەڵێ بە کاک عوسمان بڵێ ژن نەهێنێ لە سلێمانیش تەلەفۆنی کردیە کاک عوسمان چیت هەیە لە بۆی ناوی چی بۆ بەڕێزم هەوار خان دادەجیان بە قوربان لای خۆی تۆ دوعای خێرم بۆ بکە ولی باژنەکەی بێنێت من لە سلێمانی نەیان هێش بێنم بەسکو ئیشەڵا لەم هەولێر گەورەیە یەکێک بێ بەنسیبم قەمەر اسماعیم داناوە ئەو بینم لە هەر شوێنێ بێ باشە وعد بێ نایێنم قیرروسیە ناکاکە گیانەوە تۆڵێکی وڵا بە قوربانە هاوارخان وعدی دا ژن ناینێ وعدی دا قوربانی و مناڵانەشیان بم زۆر معجبم بە کارەکتەرەکانیان ئەو گوڵە جوانە ئەو کچە جلسپێ جوانە و ئەکتەرە جوانە ناوەکەیم بەڕاستی بیت تۆتەوانێ پێناوی پێیامە کاگڕێبوارە لە زاواکەشی زۆر معجبی ئەوە بووم تا چون بۆ داوای کە مواصفاتەکانی خۆی و ئەی نەبێ سەگەکەیەوە زۆر دەنگدانەوەیەکی باشیە بوو دەستان خۆش ئێوە کاری جوانتر و گەورەتر بکەن ئینشاءڵڵا خۆشحاڵ بووم با زۆر لە کاتان نەگرم زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت هاوارخان لە هەولێر ڕاهەتا سلێمانی ڕێز و خۆشەویستیمان لە بۆ زۆر سپاساتان لەگەڵ زۆر سپاس فەرموو کاک هەستێ پیرۆزبایەتی 4 ساڵی دامەزراندنی کەناڵی دیمەنەکەم و مای خۆشحاڵیە بۆ من کە من لە سەرەتای دروستبوونی کەناڵەوە لەم کەناڵە جوانە کارمەندم و تاوکو ئێستاش بەردەوامم و ئەزمونێکی ترم تاقی کردەوە ئەویش ئەزمموی نواندن بوو ئەویش بە هاوکاری مامۆستا بەرزان سنجاری کە چای ماچەکەم لێرەوە و ئەم جارۆکو هەم یاریدەدەری دەرهێنەر لەگەڵی بووم وەکو ئەکتەریش لەگەڵی بووم لەگەڵم ئەکتەرە گەورانە بەتایبەت کاک ئەحمەد ڕێزان خان کاک ڕێبوار و تر جەماعەت کاک بروسک و کاک حەمد مەولوو نابێناوی پەیوەندێکی دیکەمان لەگەڵە کاک هەستی کاتی مقابلەی پەیوەندیمان وەڵڵاهی شەڵسی تووە فەرموو چەمان لەگەڵە دایکی مانی فەرموو ماشەڵڵا لەو مەجلیسە ماشەڵڵا دێبێتن بێت و ناخۆش ئەتوش لە ماڵێ خۆشی تا بێتن زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت فەرموو دایکیمانی خۆشحاڵ بووم کە یەکەم جارە پەیوەندیەکەم بەڵێ پیرۆزباییتان دێکەم هیوای تەمەندرۆژیتان بخوازم دەستی هەمویانە دووشم کاگڕێبوار ئەوە خارج نازان چۆن وەسیکەم کورە ڕێزان خانەڵێ کورە کاگ ئەحمەدەڵێ کورە لەم سەرتا ئەوسان ئەوەڵڵا هەمویان کەسی زۆر باشن وەڵای ناوەکانی چونکە لە ناخوان
حەزەکەم بەرزانم لەگەڵ سار زۆر زۆر سپاس دەکەم زۆر زۆر سپاس لە بۆ پەیوەندیەکە دایکیمانێ هەر لێرە دەستی هەمووتانە بشور دەمەندێژی هەمووتانە خوازم سەر زۆر زۆر سپاس دەکەم بە ناوی ئەوانەوە زۆر زۆر سپاس لە بۆ پەیوەندی لە بۆ قسە خۆشەکانت ئەو بەرنامەی بەردەوامی لە ناو کۆمەڵگایە بۆی هەم لەبووی معنەویات هەم لەبوو تێکەنی ها ئەوە شەبووی لە هەر دڵۆکە خەڵک تۆزە تا مێشکمان پێویستی بەونەوە بەرنامانەیە بەدڵنیاییەوە بەدڵنیایەوە پێویستە لۆی ئەمەش بەرنامەی ئاو هامان کردیا دەستت خۆش بی زۆر زۆر سپاس لە بۆ پەیوەندیەکە داچیمانێ خوارد لەگەڵ سەر چاوم دەستخۆشی لێکم ئەو بەڕێزە پێشەوەی ماکەت بدەمەوە بەڵێ سم شتێ بڵێم دڵنیا بن لەوەی کە باگۆ عوسمان تاوەکو من مابووش نایە تا پڵامەستا بێ بۆ شتێکی تریش تیژیان هەتاکو بووکێ نەبینەوە لە هەولێر ناڕۆێنەوە سلێمانی کاکەم گونا حەداماوە خۆ شەیتانیش لێرە منوێنن بلە تۆژای تۆ دوعای خۆکە خۆ نەسێنین لە بەکەن ئەتە ژنی چیەنی بۆکە عوسمان ئەی هاوار بەخوا کاکەم بە قوربانێ بەم لێرە هەر ژنێکێ بۆ یارم کاکەیان خوا خۆشکم یەک دەقە لەگەڵم بە نەڵەن بەرنامەی مباشرە هەستم بۆ تانتی یەکێ زان چیتان لیەکەم کاگە بەخۆی منداڵەکان گەورە بووینە دەرەقەتیان نایە ئەوجا لێ گەڕێ باشترا بەس یەک شتی ترەوە پەیوەندیەکەی یەکەم هاوارخان شتیشی وت بەڵام تۆ جۆ لێ بوو بەڵام ینی ئالەخا جۆ نێنیە گەورەکان زۆر شیرین و خنجیلانەیە وای وت جا تووشوە هەچی جوانی هەیەتیایەتی ئاوا کورە مرخۆم لەوە تێ مناڵی منە ماچەکەم نەکردووە باشە کاک ئەحمەد لە سلەیمانیەوە هاتینە ئەو شارە گەورەشن تا پێ نەدۆزرایتەوە دەتانەوێت بێک شەوی لە هەولێری بیدۆزنەوە بارزانەوە بزان پەیوەندێکی دیکەمان لەگەڵە لەسەر ئیزنی ئێوە کاگڕێبین کاگڕێگر سلام علیکم علیکم السلام ورحمة الله فیرۆزبایی کا ساڵی بەرنامەی دیمەتان لێکم زۆر زۆر سپاس دەکەم کاگڕێگر کاگڕێگر ئەلو بەداخەوە پەیوەندیەکەی پرسرا فەرموو کە عەبدوڵموتەلیبمان لەگەڵا فەرموو السلام عليكم عليكم السلام ورحمة الله زۆر خۆشحاڵم کە بەشداری ئەو بەرنامە تایبەتەکەم زۆر زۆر سپاس دەکەم ئەمە خۆشحاڵتر بووین بە پەیوەندیەکەت دیبەن پیرۆ بەسەر لە هەموو کوردێکی عزیز بەڵێ هیوادارم هەر بەردەوام بن بۆ بەرنامەی پێشکەشکردنی بەرنامەی زۆر جوان وەسڵاو زۆریشم هەیە بۆ ئەم ستافەی گەرمەکە ئەمن دوعایە دەکەم ئێوە بڵێن ئامین دێڵە برێن ئامینیان لێگەڕێ بابزانین دوعایەکە چییە؟ چی بوو؟ ئەگەر مەسەلە ژنانی منە با بڵێن ئامین بەخوای کاک عەبدوڵڵا هەتا ئەتوونەرەی قسەکەی نەکە ئێمە نارێن ئامین ئەوەیە دەر بە دوعایەکی نەرەی ئامین دعاەکەی من ئەوەیە ناوەکەی کاک عوسمان ئەو کەسەشەی بکردووە یارە بشوولەکە ئەو دوکرە ژارە دیژی بێنە ئەدەژنانێناوە بۆ ناهەرە باوشان دێنێتەوە وەڵاهی بەو دوعایە ئەمن نارێم ئامین دەڵێ ئەگەر کچەکەی شووی نەکردووە شوو نەکە ئەگەر کوڕەکانی ژنی نەهینە ژنی نەینی مادەم نایالم باگیان ژنی بینی ئەمان یعنی وەڵا برا من بەو دوعایاڵێم ئامین خۆش بێ ئارە وەڵا ناو جەرگیان خواردم کاک ئەحمەد کەواتێ ماڵێن ئامین ئەی باشە ئاخر بۆ ئەوان نایەڵم من بیهێنم ئەی بۆ ئەوان حەڵام ئەم جارە وعدمان ناوەتێ ناڕۆینەوە تاکو نەیبینەوە تێگەیشتی وعدم ماوە قسە بیا کردما من سابەرزاد وازم لێ بێنە کاکە تەحەمولم نەما یعنی مەحکوولە لە 6 ملیۆنە ژنە بۆ عوسمان دەست نەکەوێت هەر نەبوو عەرەبیەکەی بوێنم هەر نەبوو نیپاڵیەکەی بوێنم باشە بەکرد دەیتر بیبڕەوە بەڵێ فەرموو نامەزێکی خێزانی هەفتانە یعنی پێشکەشی کرد بەرنامەیەکی تەلەفۆنی شەبێ ئێمە زۆر خەزمان لە حەیرانە هیوادارم بەرنامەیە پێشکەش بکەن بەرنامەیەکی نەوچی هەولێری پێوە بێ بەڵێ ئێمەش هیوادارین بە دڵنیاییەوە لە داهاتوودا پرۆگرامی زۆر جوانتر و باشتریشمان دەبێتێن وهروەها
دەستخۆشیتان یەکەم کاک ئەحمەدیش هیوادارم برادەرەکەی خۆی دێنێتەوە کاک عیرفان چونکە ئەو دووگوڵە زۆر دەجوان و کەسێتەوە تەمسیلیانەکە هیوادارم نازانم بۆچی کاک عیرفان لەم بەردامەی دەرمەساتە بەشداری ناکات. بۆچی کاک عیرفان لەم پرۆگرامە بەشداری ناکە؟ من ئیتر هیچ شتم نەماوە بەسەوتر ئینشاءڵڵا. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت، سپاس بۆ بەشداریکردنت. پەیوەندی دیکەمان لەگەڵا؟ جواب دەمەوە یان دوای؟ گوڵێ خان پەیوەندیمان لەگەڵ برای گوڵێ خانمان لەگەڵا فەرمۆ. وڵاتان لێ خۆی جواباتەوە. باشی بەڕێزم زۆر سپاس بۆ پەیوەندیەکە. بۆ گوڵی خان من دانام برای گوڵی خانە. بەڵێ. ڕێز و سڵام بۆ کاک ئەحمەدڕۆ کە برادەری خۆمە کاک ڕێزان زۆر برادەرمە دادا ڕێزانەوە خۆشەویستی شارەکەی سلێمانیە. حرمەتم بۆتان لەحواڵتان سۆرەیەوە باش شتێکی وەڵاهی ئەمە باشین زۆر باشین ئەگەر ئێوە باش بن زۆر سپاس گوڵێ خان زۆر دڵی خۆش بوو بە پەیوەندیەکان و ئێمە شەرمەزم بە گوڵی خانەوانەیە کە خوشکە گەورەیە سەربەرزم پێی سەربەرزم بە کەناڵی دیمەنی خۆشەویست خزمەتان دەکەم منیش حەزەکەم خزمەتان کەم ئەمر فەرم با خزمەتان کەم خزمەتی ئێوە کەم. وڵی با پرسیارێک لێ بکە بزانم گوڵێ خان لە ماڵێش هەر ئەوها قسە خۆشە ژنی دەیەوێت ژنی کە لە بۆ تو بینیتن وەچی ئەوها دەیەوێت لۆ کاک ئەحمەدی بینی؟ وڵی پێ نەگەشتم لە پرسیارەکە بەڵام گوڵی خان فەرمانێکا بەسەر ئێمەیە ئەو چی ئەمە کاتی نەخمەتیەوە نەکاتن هەر بمێنن لە بۆیە گوڵێ خانیش لە بۆ ئێمە هەر بمێنێ گوڵە گوڵی خان کاتی سەری ئێمەیە ڕۆحی ئێمەیە من پشگیری گوڵێ خان و هەر پشگیریشی یەکەم من برای ئەوم برا تاقانەی ئەو چۆم شکرم بە بەشی حەزمەکرد نۆ برامە بۆ هەر نۆی لە خزمەتی گوڵی خانە بواە بەڵام هەر خۆم و خزمەتیشی یەکەم دەیا خۆتە من درێژ بی خوا ئەتوو لە گوڵێ خان و خوشتیجی کەتانەیە گوڵێ خان تۆ لە خوشکەکان نەستێنێ یاخوا زۆر سپاسەکەم مەمنون زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڕاستی زۆر خۆشحاڵ بووین. ڕێزم هەیە بۆ هەموو برادەران بۆ میوانەکانی بۆ ڕێز و حرمەتم هەیە بۆی بۆ کاک ئەحمەد بۆ دادا ڕێزان بۆ کاک ڕێزان کە خۆشەویستی خۆ من کە هەموو گەنجانی سلێمانی ئێوە بەوانەوە جوانی ئێمەش بە ئەوانەوە جوانی بە دڵنیایی ئەوان پرۆگرامی زۆر جوان و خۆشمان بۆ دەکەن گوڵێ خان چ تێ لە بۆ براکات زۆر سپاسی زۆر سپاسی پەیوەندیەکە یەکەم بەڕاستی سپرایز بوو هیچ ئاگام لێ نەبوو نەشم زانیوە کە پەیوەندیەکان نەشم زانیوە کار سەیریشەکە من هەرو تاقە برایم هەیە نەوەڵا قەتژن بۆ ئەو نایەنم لەبەرەوەی براژنم بەڕاستی زۆر ئافرەتێکی سەنگین و ڕێکپێک و باشە کچی پوری خۆشمانە دایکی چوار کچی جوانە ئەوە لە تەمسیلەکە ئەوەی دایکی چوار کچی یاخۆ دەستان خۆش بێتان نەکەی سپاسی ئەو پشگیریە گەورەی براکەمەکەم دڵنیایەوە من هەموو جارێ دەڵێم ئەگەر پشگیری خێزان نەبیتن هەر کارێک ئەگەر بچێ بیکەی بە دڵنیایەوە ناتوانانی بیکەی ڕاستە بشیکەی زەحمەتەکەم وڵا هەمیشە ئەندایمە لەگەڵمە ینی پێمەڵێ هەچ پێویستێکە هەبێ بەخۆم بڵێ من سپاسێکم خی گەورە ئەو برایە لە من نەسێنێ لەگەڵ برای هەمولایەکە ئامین یا ڕەبی تەمەند درێژ بخوا لە یەکتان نەکاتە خۆشەویستان دەمەوێت ئاماژە بۆ بکەم ئێمە و پرۆگرامە جوانە بە بۆنەی چوارەم ساڵیادی دامەزراندنی کەناڵی دیمەن تیڤی لە شارە جوانەکەی فیوچەرستی لە هەولێر ئێمە لێرە دانیشتین و پێشکەشتانی دەکەین لە باخچە جوانەکەی فیوچەرستی وەزان پەیوەندی دیکەشمان لەگەڵ ئەگەر وەری بگرم کاک سەفینمان لەگەڵە فەرموو ئەم کاتت باشتر باشی بە ڕێزم لە چەند دەرەوە تەلەفۆن دەکەی دەی یەخوا چ بڵێ نازانم ڕێز و خۆشەویستی هەیە لە بۆ هەموو خەڵکی چەمچەماڵ بەڕاستی زۆر دڵخۆشم کە لە شارە جیاوازەکان پەیوەندیمان پێوە دەکەن و بینەرمانن فەرموو کاک سەفین زۆر دەستخۆشی لە ساپەکەنامەکەم زۆر سپاس بەڕاستی جێگەدەستیان لە هوەری کورددا
ئەو مەشەدانەی پێشکەشێکن بەڕاستی خۆی ناخی کۆمەڵگەی کوردیە خۆشەویستیم بۆ هەمویانەیە هیوادارم لە جەنابدانەکە بکری هەڵەکان زیاد بێت خۆت دوو هەفتە جارێ پێشکەشەکە بکرێت زیاتریکەن مەشەدیکەی بۆ زیاتکەن زۆر سواتیانەکەن زۆر سپاس دەکەم ئێمەش هیوادارین بە دڵنیاییەوە پێشنیارەکانتان دەخەینە سەر چاوانمان زۆر دڵخۆش بووم کە لە چەمچەماڵەوە پەیوەندیت کرد سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ناوبڕێک وەردەگرین بینەرانی خۆشەویست دەگەڕێنەوە لاتان لەو ڕۆژە جوانە لەو ڕۆژە لەو مێژووە جوانەی کەوە یانزەیە پیرۆزبایی 4 ساڵەی دامەزراندنتان لێ دەکەم بە بۆنەی 4 ساڵی دامەزراندنی کەناڵی دیمەن پیرۆزبایی لە کارمەندان و هەموو ستافی کەناڵی دیمەن دەکەم پیرۆزبایی لە هەموو کارمەندانی تەلەڤیزۆنی دیمەن دەکەم ئەزدل پیرۆزبایی کەناڵی دکەم داخوازە سەرکەفتنە بوو دکەم پیرۆزبایی دەکەم کە یادی 4 ساڵەی کەناڵەکەتانە لە 11 دامەزراوە پیرۆزبایی 4 ساڵەی دامەزرانی کەناڵەکەتان دەکەم لە 11 بە بۆنەی 4 ساڵەی دامەزرانی تەلەڤیزۆنی دیمەن پیرۆزباییەکی گەرم لەو ستافە جوانە دەکەین بە بۆنەی 4 ساڵی دامەزرانی کەناڵی دیمەن پیرۆزبایەکی گەرم ئاراستەی کەناڵەکەتان دەکەم دوای 4 ساڵ ئێوە توانیتان بەڕاستی بچنە ناوماڵی هەموو ئەندامێکی یاخود ناوماڵی هەموو ئەو کەسانەی کەوە حەزیان لەوەیە کە هونەر ببینن لە کەناڵەکەتان و حەزیان لەوەیەکەوە کۆمەڵگایەکەیان جوان بکەنەوە ئێوەش بەڕاستی واتان کردووەکەوە ئەم پەیڕە و پرۆگرامانەی خۆتان لە ڕووی کۆمەڵایەتیەوە و لە ڕووی هونەریەوە زۆر پەرە پێ بدەن ئەوەی کە من تەرکیزم کردووە لەسەر کەناڵەکەین بۆ بەڕاستی زۆر هەوڵی ئەوە دەدەن کە هونەر پێش بخەن ئەوەش یەکێکە لە خاڵە زۆر گرینگەکان لە بەرەوەی بەداخەوە لە کوردستان کەناڵی وامان زۆر کەمە کە زۆر زەڕوریشە ئێمە ئەو ئەرشیفەی خۆمان وەکو فۆلکلۆر وەکو هەموو بوارەکانی تری هونەر پێویستیمان بەوەیە کەوا بەڕاستی خەمخۆرێکمان هەبێت لەم بوارە ئێوەش بەڕاستی تەقسیریتان نەکردووە بەڵام پێویستیمان بەوەیە کەوە هەوڵی زیاترتان هەوێ و هەوڵی ئەوە بدەن کەوا بتوانن کەناڵەکانی دیکەش فێر بکەن یاخود ڕاکێشن بەوەی کە بەڕاستی زیاتر هەوڵی ئەوە بدەن کە هونەرەکەمان پێش بخەن ئەوەی کە من لەو بوارەوە باسی دەکەم بەڕاستی زیاتر حەزم لێە لەسەر بواری هونەر باز بکەم ئەویش ئەو کەناڵەیەکەوە ئێوە زیاتر پەرەتان بەو بابەتە داوە ئەوە جێگای دەستخۆشیە پیرۆزبایی لە هەموو ستافی کەناڵەکەتان دەکەم دەستخۆشی لە هەموو ئەندامانی ئەم کەناڵەتان دەکەم بەڕاستی جێگای دەستخۆشین بە بەرنمەکانیشان بەرنامە تەرفیهیەکان بەرنامە کۆمەڵایەتەکان بەرنامە ئاینەکانیشان جێگای دەستخۆشی و دەستگوشینە هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم و هەروەها لە پیرۆزبایی لە یەکەی کارمەندانیان دەکەم بە بۆنەی 4 ساڵەی دامەزراندنیان هیوای سەرکەوتن بە هەموو لایەکان دەخوازم زۆر سپاستان دەکەم هیوادارم کاری جوانتر و بەرنامەی جوانتر و بە پرۆفیشناڵتر زیاتر دەربکەونەوە و بەرنامەکانیان زیاتر جوانتر بکرێت بە هیوای سەرکەوتن هیویت کە ماف کەناڵێکی سەرکەفتی بیت بەردەوام بیت بۆ خزمەتە کۆمەڵە کوردستانê tiştê civakî pêşkêşket evî xelkî berev guherîneka baş bibet ez barkim 11 roja damezrandina bî kenalî hêviya me ew e ev kenala çavekî mezin berexete civakî û pîte hemî şta biket hemî programaj hemî layane taybet programet peywendî komalê ve hey çünkü komalê me rastî tehnî tiştê Kurdiye hez tiştê Kurdiyê baş yê mifad ket yê komalayetî yê xêzanî me divêt em civaka xwe yan xêzana xwe beref guherînê beyn beref tiştê baş beref ayndeka serkeftî lewma hebûna kenalê wekî kenalê dîmen ez barim hindek mamostayê Şehrezayê têdahîn bisporin xdan mêjweka mezinin ya hunerî ez barim ku ew dişên tiştekî baş pêşkêşî vî xelkî ken û ev kenala bigehîte hemî mala li hemî xêzanan ez ji dil pîrozveya vî kenalî dikem daxwaza serkeftinê bû dikem بەڕاستی کەناڵێکی زۆر جوانە کەناڵ دیمەن پیرۆزباییشی لێ دەکەم بۆنە یادی 4 ساڵەیەوە ئەو کەناڵە جێی خۆی کردیتەوە لە ناو کۆمەلگا
لەبەرەی کەناڵێکە زیاتر لەسەر خێزان و پەیوەندی و پتەی خێزانەکان بێک دەبەستێتەوە ئەوەش شتێکی زۆر باشە بۆ هەرێمی کوردستان خێزانەکان زۆری مەشاکیلانەیە گوێ لە ڕادەگرن دەبێتەوە ڕێگانیشان دەرێک لە بۆ ژیانیان هیوادارم هەر بەردەوام بن زۆر پیرۆزبای لەو ستافە جوانەی دەکەم دایمە ماندووە بە ڕۆژە و ئیش دەکەن جێگەی ڕێزە لە بۆیان ئەو بەرنامانەی کە من وەکو بینەرێک سەرنجیان ڕاکێشاوم بەرنامەی تامی ڕێگا کە شار بە شار گوون بە گوون دەگەڕێن و کۆمەڵێک بەرنامەی جوان تەشویق دەکەن و پێشکەشی بینەرانی دەکەن ئەوە یەک لە بەرنامەکان بەرنامەی دووەم کە جێگای دەستخۆشیە ئەویش بەرنامەی مامۆستا فاتی شارستانی کە خەڵکانێکی زۆر متابعی دەکەن و کۆمەڵێک بابەتی جوان و سەردەمیانە پێشکەش دەکات لە ڕێگای وتارە ئاینەکانیەوە بەرنامەی گەرمەساتیش بەرنامەی زۆر جوانە کە هەڵزانم کاکە بارزان سنجاوی لەگەڵ ئەکتەرانی سلێمانی کۆمەڵێک ئەکتەری شاری هەولێر و ئەوانە بەیەکەوە ئیش دەکەن لە سلێمانی و ئەوزان ئیشەکە دەکرێتین ئەویش بەرنامەی زۆر جوانە و من وەکو بینەرێک سەرنجی ڕاکێشاوم کەناڵێکی تەرفیهی جوانە خێزانی پێم خۆشە زیاتر بەردەوام بن لەسەر مەسائلی کۆمەڵایەتی و وعیکردنی تاچی کورد کە ئێوەی دەستان پێگەیاندووە و زیاتر بەرەو پێش بچن و هەروەها بتوانن مەسەلەن چەند بەرنامەیەک لە بڕیارتاندا بێ بتوان پێشتری بێخن لە تربیەتدانی منداڵ کە ئێستا زۆر پێویستە و هەروەها گەنج کە ئێستا زۆر زڕورە ئەو هێزە خەوتووی کە لە ناو کۆمەلگایە بتوانن زیاتر وعیان بکەن بەرەو ئارستەی باشتریان بنەوە لە ئێستا کە دەیان بینن دووبارە سوپاسان دەکەم بەخێر بێن سەرکەوتوو بن لە هەموو پرۆگرامەکانتان و دەستخۆشی لە هەموو ئەو گەنجانە دەکەم کە ئێستا لەو کەناڵە جوانە خەریکی خزمەتکردنی و کۆمەلگایە بەڕاستی کەناڵێکی سەرکەوتووە کەناڵێکە زۆر بەزووی خۆخستەنێ و خەڵک و کەناڵێکی خێزانیە لە هەموو بارەکاندا بە تایبەتی لە بواری ئاینی لە بواری کۆمەڵایەتی لە بواری هونەری لە هەموو بارەکان خەڵک دەستخۆشیان لێ دەکات و سەربەرزین بەو کەناڵێکەوە لە ناو کووردا هەیە بە تایبەتی بەرنامەی مۆستەفات شارستانی کە ڕۆژی پێنجشەمان پەخش دەکرێت بە ڕاستەوخۆ جوابی پرسیار وەڵامەکان دەداتەوە جێگای دەستخۆشیە هیوادارم زیاتر بەرەو پێشتر بچی لە ساڵی ئایندە بەرنامەی زیاتر و پرۆگرامی زیاتر پێشکەش بکرێ لە بۆ ئەوەی خەڵکی کوردستان ئیسپادەی چاچی لێ بکە و هیوادارین هەروە سەرکەوتوتر بن و کە بەڕاستی ماندوونە ناسانە هەوڵ دەدەن لە بۆ ئەوەی کەناڵەکەتان زیاتر بەرەو پێش بچی هیوادارین بەرەو پێشبوونی زیاتر بۆ خۆتان وەبین و زیاتر بڕۆنە ناو خەڵک هیوایی بەردەوامیتان بۆ دەخوازم کە لە داهاتوو زیاتر پەرە بەکارەکانتان بدەن و کەناڵەکەتان زۆر پتە و بە پەرەپێدانی خێزان و چالاکی و کاری هونەریەکانتان دەستخۆشیتان لێ دەکەم بەڕاستی یەک لە کەناڵە ڕۆشنبیریەکانە لە شاری هەولێر یەک بەخۆم زۆر مشتاقم بۆ کەناڵی ڕۆژانە متابعی بەرنامەکانیان دەکەم بەرنامەی زۆر جوانیان هەیە یەک لەو بەرنامانەیە کە من زۆر معجبم گەرمەساتە چاوەڕێی خەڵک وەلێ دەکا کە ڕۆژانە خەڵک چاوەڕێی ئەو بەرنامەیە بکە کە ئەو کابرا دەگاتە ئامانجی خۆی میم سپاسی کەناڵی دیمەن دەکەم کە توانیتی خەڵکەکی زۆر بۆ خۆی ڕاکێشی لێو شارە دوورخاتەوە لە بواری ئەو تەنگ و چەڵەمەی ئەو لە ناو ژیانی ڕۆژانەی خەڵکدا هەیە لە ناو شارەکەمان پیرۆزبایی لە بەڕێوەبەر و ستافی کارمەندانی لە بەرامبەر کامیرە و دواوەی کامیرە و ئەو خەڵکانی کە گوێگریشین سپاسیان دەکەین و زۆر بەخێر بێن سەرچاوان. ئازیزان دووبارە گەڕاینەوە لاتان هەروەکو پێشووتری ئاماژەم پێدا ئێمە پرۆگرامە تایبەتەمان ئامادە کردووە بە بۆنێ چوارەم ساڵ یادی دامەزراندنی کەناڵی دیمەن تیڤی کەناڵەکەمان و زۆر خۆشحاڵم کە لە شاری فیوچەرستی لە هەولێر لە باخچە جوانەکەی شاری فیوچەرستی ئێمە پرۆگرامە تایبەتەتان پێشکەش دەکەین اینجا دەچمە لای پەیوەندیەکی دیکە پەیوەندیەکی زۆر تایبەتم لەگەڵا وابزانم ئەم ئێوارە سوپرایزەکان هەمووی لە بۆ گوڵێخانە هەریادمان لەگەڵا لە سلێمانی کە دەکاتە کوڕی گوڵێخان کاک هەریادەم کاتت باش
سڵاو لە تۆش زۆر خۆشحاڵین بە پەیوەندیەکەت کاکەریان زۆر زۆر سواز من خۆشحاڵترم هەر لە سلێمانیە وسڵاو و ڕێز و حورمەت بۆ هەمووتان ماندوونە بن زۆر زۆر سپاس سڵاو و ڕێزم هەیە بە تایبەتی بۆ دایەکیان دەسە ماچەکەم لێرەوە هیوای لەش ساغی و سەرکەوتنە بۆ خوازم ئیشەڵڵا هەر ئاوا بمێنی تەوانێ و هەر بۆمان بمێنی دایەکیان ئامین خوا گوڵی خان لە بنەماڵەکەی و لە ئێمەش نەستێنە گوڵە خان چی تێ لە بۆ کوڕەکە مامۆستاکان بە تایبەتی مامۆستا بەرزان کە مامۆستای خۆمە لە پەیمانگا زۆر زۆر زۆرم خۆشەوێ سڵاو و ڕێزی بۆ نێرم دەمێکی شە نەمبینیوە مامۆستا بەرزان زۆر زۆر سپاس کاک هەریاد چ پێشنیارێکت هەیە لە بۆ ئێمە وەکو کەناڵی دیمەن تیڤی وڵایی هەر سەرکەوت و سەرفراز بن بەڕاستی بەرنمەکانتان جێ خۆی گرتووە لە دڵی بینەرەکانە بەڕاستی بەرنمەیەشی بەچێژ و بەسوودە بۆ ئایلەی کوردی بەڕاستی هەمووی پڕمانایە هیوادارم هەر سەرکەوتوو بن هەر سەرفراز بن ئێمە لێرەوە وەکو خۆمانەوە لەگەڵ براکەم و براژنمە هەمومان دانیشتوین سیرتانەکەین بەرنمەیەکی زۆر جوانە دەستخۆشی لە تۆژەکەین تۆی بەڕێز هەر ماندوو نەبی و هەر سەرکەوتوو بن بۆ خۆتان و ستاف و کەناڵەکەشتان کاکەریان زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لە هەولێ ڕاهەتا سلێمانی ڕێز و خۆشەویستیم لە بۆتان دەستخۆش بە پەیوەندیەکەت زۆر زۆر سپاس زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت جابەر لەوەی پەیوەندی دیکە وەربگرام پێم خۆشە بچمە لای حەمە مەولود فەرموو بەڵێ ئیشاءڵڵا گوڵێ خان سوپرایزن لۆ دەکەن دەستیان خۆش بیتن فەرموو کاک مایکم پێ فەرموو لە خزمەت زۆر بەخێر بێ زۆر داوا لێبوردن دەکەم پەیوەندیەکان زۆر بوون تۆزێ دراک گەشت بەخێر بێ سەر چاوانمان زۆر خۆشحاڵە من کە لە نزیکەوە بەڕاستی ستافی گەرمەسار لە نزیکەوە دەبینم بەخێر بێ سەر چاوانم چی تێ لە بۆ چوارەم ساڵیادی دامەزراندنی کەناڵی دیمەن تیڤی پێشەکی گەرمترین سڵاوی خۆم ئاراستەی دامەزراندنی کەناڵی دیمەن تیڤی ئەەکەم هیوادارم سەرکەوتوو بێ و ڕێز سڵاوم هەیە بۆ تەواوی ئەم ستافە جوانە حرمەتم هەیە بۆیان هیوادارم سەرکەوتوو بن زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت دەنجیشی خۆشە دێڵە فەرموو گۆرانێکی خۆشمان لە بۆ بڵێ گۆرانی باشە بەسەر چاوبەست پێشەوەی گۆرانێکە بڵێم ئەمەوێ بۆی لە سلێمانی و هاتوون بە پەلا ئەمەوێت تەبلیغی ئەو دوانە بکەم ئەو کوڕانی عوسمان واز لە باوکیان بێنن بەڕاستی باوکیان ناخۆشیان کردووە لەو گەڕەکە نایرین دەرگا بکەینەوە لودی عوسمانێتە ناو دەرگاکەوە کاکە جان وازی لێ بێنن باش بەسەر چاو گۆرانێکتان بوارێم حەیران ئەرێ وەڵڵا حەیران زۆر تایبەتە کاک هەمە ئیشەڵ باشە جانەوە لە سەبر تەڵەبی جەنابتان بەسەر چاو من دەڵێ كنا لەگەڵ ئیبراهیم نەبرادەری ناوڕەکانە دوبرینانم کەوتونەتە بەدەنێ و لە برنەکان چێماوێ لە بیدیان ڕاوەستاوە گۆلاوی خوێنێ و کورە بابم دەڵێ ڕەڵاو لە زەربانێ لە بنبانێ و وەرە ئەبڕۆکانێ بەر هەیوانێ گەلی برای نەبرادەری ناو ئەیا خۆ دەستەکان خۆش بیتن بەڕاستی شاین چەسڵەیەک زۆر زۆر قایمە لە دوو یەکسەر بڵێ یەکسەر کاک
بسربي وفا وكوامني باوري كوانا إشاري دوري غادوري كوانا إشاري دوري غادوري أنقرب بيت وشادم تماربي قوشتم بالخورق ما وريح السربي قوشتم بالخورق ما وريح السربي بس بتوم باز بيلجوانم بس بتوم باز بيلجوانم خواجه وابيني وبابرك بوني خواجه وابيني وبابرك بوني يا خو دنگت هر خوش دیشه کاک احمد یک سر اتوشتک مالو باید هم زارينيا لا بلا كل کاک احمد خو دل ما مشتنا مقام الصباح نيا زوان ديالي اخر بقي نسر فوتها يلا خينا ما ناقرين اورد دل ما زور خوش بونا كما تعيبتك كاك احمد انا بس يقارن بتوقع بتوقع ولا وكاكا ميلي كاكا زورنا خوش ميلي بس يك اها وين اها وكويس كشفي نكن والله كانت الرزان خبر راسي رزان خان خبر راس والله يدد لما استنت خوا ولا دوسي رجا همي نخوش كاكي شاش حود استقبلات ما خوارد خبر راسي بو ما عندي بونا وهاتونة ايرا والله من زور سباستان دكا كاك ريبوا لو كاتيو هاتو يشتك سرنجي راكي شايمة قاعد إبزام خير أبزام أو زام تاكسي أها لبن بالي خدنا أها أما كل أمك يا شيخ خلق زور أما أو ذا كاغري بوال بأما أو مشكلة على ولا إسا زام تاكي دكين وبشاني بينا راني ددي نابي دايككم نابي والله فين خوش أو مشكلة بس خذوا خواجانا زانا شيء جامع كرشتم بو تصوير ريك بيانا الله برحمتي خواتان اللي بكزنيد الذهاب اخوا باريتيانيا بس حبو باكتي تيا انت ما بيبيني بزانتي سيدا قبل برنا حيه مني شوري لم تو بيبي شو بيان مين بنفرين باخوي ديارشتي زوري تيدا وين يا كاغريبوال ايش تيدانيا والله كيف او دائما حزم هي تيجي شي وانا حزم اخر دصانم او هات بيدرلو يم جو بيسيارم خاله بكر او زاوية عثمانة من فخري شي بيوخم كزاوية عثمانة تيجيشتي بله انا والله خفت يرجع فاهم اخوي بلي ماشي بقول عنديش ايه تيكو هي بلوي برسيار بما اولى دمي بسم الله الرزان خان قالتو هالولاك شكا دور املاك زورج لولاي شدا وجداني بيعدايك كم دمي عدالة بعدالة وين يكاك بارزان طوا كاغر والله ليم تيكتو والله ليم تيكتو رزان خان زور جوانی بردن دکان براستی پیم خوشا باسی کاری هنری باسی جانی تایبەتی لەگەڵ کاک ئەحمەد سەرەتان چۆن یەکترتان ناسی کوو بوو دەستت بە کاری هونەری کرد ڕەنگە زۆر بەمان ئەو شتە بزانی بەڵام پێم خۆشە لە ڕگەم پرۆگرامە تایبەتەوە لە بۆمان باس بکەین بەخۆی دووبارە نییە هەر خۆشە باوەڕ بکە تەمان لە پەیمانگای هونەری جوانەکانی شاری سلێمانی بوو خوێندکار بوو بەشی سینامی کەم تەواو کردووە یعنی جوور بوو لە شانۆوانەیە بەڵێ بەڵام بە حکمی ئەحمەدڕۆ جوریانی سیاسی کرا حەزم کرد ئەو ڕێگای بۆشایەتی خۆپڕ کردەوانێ ئیترەوە بوو یەکەم جار لەسەر خەڵکەی شانۆ خۆبینەوانێ ئیترەوە هەوڵم ماوە دەستم کرد بە کاری هونەری و ئەم ڕێزان فەرەجیان دەرچوون ئەو بینەرە خۆشەویستە دێمە چای هەمویان بەجن کە شەوانە سێگی ئێمەش زۆر خۆشحاڵین ڕێزان خان بەڕاستی من بە تایبەت زۆر خۆشحاڵم کە لە نزیکەوە بەڕێستان دەبینم ڕێزان خان دەمەوێت باسی بەسەرهاتێکی خۆشم لە بۆ بکەی لەگەڵ کاک ئەحمەدڕۆ شت بەسەرهات حتمان هەر ڕووی دایە وڵی بەسەرهاتی خۆش زۆرە و بەسەرهاتی ناخۆش زۆرە بەدڵنیاییەوە شتێکم ئامادە نەبووە کە هاتووەتە ئەخر قەینە مەسەلەن شتێک بی ئەگەر یەکێک ئەو پرسیارە لێ بکە دایم ئەو بەسەرهاتت لە فکر بیتێت
کاک ئەحمەد ئەتوو هیچ ئینشاڵڵا خوا ناخۆشی نێنتە ژیانتان خێزانی خەنجرانەی بەڵێ ڕوخچێکی جوانم هەیە خاڵێتان دەستێنی ئینشاڵڵا ئامین هەموو کەسێک کچەکەم زەواجی کردەوە کوڕەکەشم ئێستا هاوسەری لێناوە ئیتر دایکشم لەگەڵ خۆمە بە حکمەوەی من تاقانە بوو هەر لە مناڵی لەگەڵ دایکما بووە هەموو بینەرێک ئەسانی ژیانی من ئێستش دایکم لەگەڵ خۆمە دوای تەمەن درێژ بێت ئینشاڵڵا خوا لێتانی دەستێنێ هەی دایە 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 شیرینم هەی دایە 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 یەخوا مەرگێ نەبینم طبعا من ئەڵێم لێرەوە ئەڵێم دایمە قەرزاری دایکمم لێرەوە تەمەن درێژی بۆ هەموو دایکێک ئەخوازم لەگەڵ دایکی مناو هەموو لایەک تەمەن درێژ بن لە نەخۆشی وەڵامە دوور بن جارێک دەسواز بۆ ئەم ستافە جوانە بۆ کەناڵی تیمان هیوادارم هەموو ساڵی سەرکەوتوو بوون و هەموو ڕۆژگار جەژن و خۆشی بێ سوپاس بۆ ڕێزان خان زۆر سوپاس لە بۆ قسەکانت یاخوا خوا دایکت لێ نەستێنێ و تەمەن درێژ بێ تەمەنێک دوور و درێژ بەیەکەوە بژین ئینشاڵڵا تەندروستی باش بێ ئینشاڵڵا زۆر سوپاس دەکەم وەڵاهی پێم خۆش بێ مەلای کاک ئەحمەدڕۆف کاک ئەحمەدڕۆف ڕێزان خان بەسەر هاتی لە بیر نەبوو خۆ ئەتوو لە بیرتە ساڵی هەشتا و یەک چووە پەیمانگای هونەری جوانەکان ئەو کاتە ئەم قژی دووری هەبوو بەڵێ زەردی کردم و هیوادم قژی زەردی بوو ڕێک تیرەکەلی گرتی پاسەکەمان ئێمە پاسمان هەبوو کاتی تەلەبایەتی سەرکەوتی پاسێکمان گرتم و پۆستەرێک ئەم لە پاسەکە بوو لەبەردەمی مزگەوتی گەورەیان ڕاوەستا بوون زستان بۆ عرض بەستبوون سایە پاسە دەستێتەوە هۆڕنیلیاتی دەبڕ و کاتت دەتەڕاکە ڕام کرد تێشتەکەشم پێ بوو عرزەکە بەستە بووی زستان بوو پشتەی زستان بۆ قاتم نەخەزان خۆم بۆ نەگیرە هەتا ژێر پۆستەرەکە عەد نەمزانی چۆن هاتمەتە دەرەوە ڕۆحێکم ئەوە لەتەوە زۆر مۆقفێکی ناخۆش بوو مۆقفی ناخۆش بڕاستە دەستەکان خۆشی کاک ئەحمەدڕۆف با پرسیارێکی دیکە لێ بکەم چ سیفاتێکی ڕێزان خان زۆر پێ خۆشە زۆر پێ جوانە وەڵاهی کۆمەڵێ سیفات هەیە لە ئینسانە جوانە لەوانە کە ئەم خزمەتی خەڵکی زۆردایە دڵی بینەرەکەی ناشکێنێ بۆ مەسەلەی ئەوەی کە یەکێک مقابلەیەکی کایە ڕسمێکی لەگەڵا بگرێت کە بەڕاستی هونەرمەند ئەبێت موڵکی خۆی نەبێت بەدڵنیایە هونەرمەند موڵکی خۆی نییە ئەو سیفاتی جوانە ڕازگۆیەکەشی ئەوەی کە لە دڵیایەتی لەسەر زمانێت ئەوە بەردەوامەوەیە یاخۆخوا لێکتان نەکاتەنە من هەموو جارێ دەڵێم ئیشکردن زۆر خۆشە ئەگەر ژن و مێرد لە یەک بواردا ئیش بکەن ئیشکردن ئاسانتر دەبیت و خۆشتر دەبی ڕێگری کەمتر دەبێتن بەس من یەک مشکلم هەیە لە مەشهدێک کاگەریکی کە خێزانم بێت چاوێ لە بەرزان سنجایی داگەم خێزانم بۆ مەشغوڵکەوە بتوانین ئیبداعەکەم یعنی هەر بەڕاستی ئەوەندە لێی دەترسی نانە من بترسم وەڵاهی لە بەرنامەکان دەیبینی من پاش شێرم دی نەترسام خوا بەڕاست خۆخوا لێکتان نەکاتن هەر تەمەن درێژ بن بەیەکەوە بمێنن لە بۆمان کاک ئەحمەد زۆر سوپاس دەکەم بەڕاستی پێم خۆشە بچمە لای کاک بارزان مامۆستا لە پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی کاک بارزان زۆر بەخێر بێ زۆر سوپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت باسی ئەو ستافەم لە بۆ بکەی کارکردنتان بەیەکەوە چۆن بوو دەستی پێکرد بەڵێ لە ڕاستیە من بە درێژایی ساڵێکە بەرداوامم لە ناو گەرمەساتە بەڵێ دەنگ باشە بەڵێ فەرمووی من ماوەی ساڵێکە بەرداوامم لە ناو گەرمەساتە ئۆکێ مشکلەتی هەبوو ئەو باشەکە مالۆ هینان کاگڕێ بوار باشە فەرموو بەڵێ مایکەکە ببوورە کاک بارزانەوە بزانم مایکەکەمان مشکلەیەکی هەیە
تەواو فەرموو کاک بارزان. بەڵێ ڕاستیادە ناژات بە درێژایی ئەم ساڵە تێستی باش حاڵ نەبوو ڕەنگە لە ماوەی وانگە وازم ڕاستە بۆ حقی کە من شەیانەی درێژایی 16 ساڵە خەری تەنها کەناڵی دیمەن نییە بریش بەڵێ بەڵام بە درێژایی ئەم ساڵە من زۆری ویشم بۆ کەناڵی دیمەن بەرەوەی کە چەند ڕۆژێکە ڕەنگە ڕۆژانە من نەتوانم ئەوان هەموو شەکانە من دیمەنم هەڵبژاردەوە بەڵێ ئەمەش پەیوەندی لێ بە خۆشەویستیە وانی کە من لەگەڵیانە ئیشە بەردەوام بەردەوام خۆشبەختانە ئەتوانین بڵێن لەو شتێکە پێوتێ نەری یا نەری ئارایش بێگومان ئێستا لاسێکی زۆر زۆر باشە ئاسی دنیا ئەبێ کە هەمانە دراوسێ ئێرانە زۆر باش پێشکەوت بەناو سیستمەکانیانە بەناو نظامەکانیان ئەمە ئەیبینین کە کاریگەری هەیە لەسەر ڕووساری لەسەر نواندنیە بەڵێ خۆشبەختانە بەناو دەستی پەنجەی پێندەشە بوارە ئامادەی من هەوڵم ماوە موادەی کە بەکاری موادێکێ لە بۆ لە ئەڵمانیا لە کان لە ئێران بەکاری بە ئاماش بەرەوەی کە لیم حەساسە پەیوەندی تۆ لەگەڵ ئەکتەرەکە پەیوەندی پێستە دڵنیە پەیوەندیکی سیحەتی ئەکتەرەکەیە ئەو شتێک کە بەکارێنی گرینگە باشترین منیش هەوڵم ماوە لە بڕۆوە کە تەرخەمینەکە هەموو شتانی کە لەناو گەرمەسادا ئەیبینی قەژە بەڵێ خۆشبەختانە لەژێر ڕێنمایی دەرهێنەرە بەڵێ کە بەڕاستی ئەو هونەرێکی زۆر زۆر تایبەتە بەڵێ بێگومان ڕاستیان کەناڵی ئەیتوانی مەسەڵەن ڕاستە بەڵام هەمیشە سەری عاقڵ دەرێنەری عاقڵ دواتریشان دەکات هەندێک کە مەرجی کە بەشداریەکە لە کارێکیانەکەڵێ شێکی بۆڵی وادام ڕۆژان بگەینەواسی کە ئەکتەری ئێمە بەدوایەوە هیوادارێ کەناڵی دیمەوە ساڵ 4 ساڵ بەڵێ 3 ساڵی ڕابردووە کە ئیشیان کردووە لە هەولێر لە هەولێر وستێ بەڵێ کە هاتنە هەولێر دەرگەڵ مامۆستا ئەحمەدەوە پێوەندیان پێ کردن مامۆستا بەخۆشبەختانە تا ئێستا بەردەوام واتە لە ڕووی سەرمایه‌گوزاریەوە لێ کەناڵێک مەسەڵەن بۆ ڤیدیۆ کاتەوە کە پرەپارەیەک هەم سەر بەکە بەڵام لە ئەنجامە لە شاشەکەیە لە فیلمەکە لە حسێکی ناشرین کردووە کەسێکمانێکی کەرکی بەڵام ئێمە بینین بامەش کارەبا خۆی نەگۆڕاوە مامۆستا ئەحمەد بامەش مامۆستا ڕێزان بامەشە واتە زۆر گرنگە کە مەسەلەی تەمەنکردن بەردەوام پەیوەندیان زۆر ڕاستە زۆر زۆر سپاس لە بۆ قسەکان کاک بارزان بەڕاستی پێم خۆشە بچمە لای پەیام خان پێش پەیام خانی بەڵێ پرسیاری تایبەتم لە ئەگەر مایکەکەم بە مایکەوە قسە بکەی سپاس دەکەم ئیش بکە باش هەلو سەوتەوە مامۆستا جان وەڵای ئەگەر سەوتم تەواوە نییە بەڵێ فەرموو کاک بارزان زۆر بە ڕوخسەتی جەناب فەرموو سیارێکی زۆر تایبەت لە جەنابەت مامۆستای لە پەیماگەرینە لە جوانەکان و وازانم شهادەشت هەیە لە بواری گرین و هەمیشە ئەکادیمیانە زانستیانە کار دەکەی ترۆ کارەکانت جگە لە گەرمەساب لە فیلمە سینەمایەکان و بەڕاستی لە بەشێک لە کارەشانەکانش ئەو کارانی بەشداری دەست جەناب دیارە وە دەناسرێتەوە کارەکانی جەناب ئەو سوالە گرنگی کە دەمەوێت بیکەم ئێمە هەمیشە ئەو کارانەی چ جەماوەرینە یاخی با بڵێن میلینە زۆر هونەرمەند هەنا کاک بارزان کارانە بەڵ فەرموو ئەو کارانە با بڵێن بەشداری تیانە چۆنە جەنابەت لە زۆربەی کارانەی کە میلیشن بەڵام ئاسەکی باڵایان هەیە بەشدار دەبێت دەمەوێت ونکردنەوەکە دەبێت لە بەوە بابەت کاک بارزان ببورن بەرەوەی وەڵامەکە دووەگرین با بچینە لای ئەو پەیوەندیە دەمێکە چاوەڕێیە باشە چێمان لەگەڵا
کاعیسان کاک کاتت باش کاک عیسا لە چێوە پەیوەندیمان پێوە دەکەی ئاڵا لە ساکتازی گەورای سلێمانی و لە سزەوە پەیوەندیتان پێوەکەم سڵاو ڕێزمێ بۆ خۆتان بۆ بەرنامەکەتان بۆ ئەو ستافە جوانی کە پێکتان هێناوە زۆر سپاس دەکەین بۆ پەیوەندیەکەت فەرموو کاک عیسا چیت هەیە لە بۆمان لە بۆ چوارەم ساڵ یادی دامەزراندنی کەناڵی جیمەن تیڤی بەڕاستی کەناڵێکی هەتا بلێ جوانە هەتا کەناڵێکی هەتا بلێ شازە بەڕاستی کارێکەکەن ئێمە سزی ڕاستی کاتی ئێوابینین حەز ناکەم سزم هەموو شتێکم لەبیرە چێتەوە بەس بڵم لای ئێوە بەس بەکا حوسمان پێەکەنم بەڕاستی ئێمە وەکو لە ساکتازی بسمان لە پشتی کا حوسمان حەزەکەی شت بێنێ خۆ بەڕاستی وەڵای کاک عوسمان کوڕەکانی دەڵێن هێز نییە ئەو ئیشەی بکاتن باخوا بلێ هەلێ تۆ بلێ ئێمە 1400 کەسی پشگیری دەکەین ئێستا لە دەرەوە بوومایەکە حوسمان قسمێکی خۆمم بۆتە دۆزیەوە خۆ بەڕاستی وەڵی ئیشێکی باش ناکەی کاک عیسا وەڵا نانە ئیشێکی باشە کا عوسمانیش داماوە قەیسێرا ڕێزانخانەگا دێما عادز نەبێ وەڵی ڕێزانخان زۆر تووڕە بووە قەیسێرا ماشنێکی بۆ بێنین و قەیسێرا احتیاجی ئەو شتانی وەڵی ئاسایی نییە بەقەیسێرا پێ کا عوسمان زەعیم بووە داماوە بۆ خۆش نێبێنێ کاک ئەحمەد دەڵێ داوەتێکی قەردارم سڵاو ڕێزمێ بۆ کاک ئەحمەد چاوی ماسەگەم دەستی ماسەگەم مامەی گەورەی ئێمەیە هاتە بەخوازی سێ دەقێڕێک تاوەڕێمە بەس لەبەری قسەتان لەگەڵام بکەم زۆر سپاس دەکەم زۆر داوای لێبوردن دەکەم کە زۆر چاوەڕێت کردیە دەستەکان خۆش بێت سڵاو ڕێزمێ بۆ هەمووتان چاوتان ماسەگەم پێ خۆشحاڵ بووم جۆم لە سڵتان بوو ئیشەڵا ئێمەش ئازاد دەبین و دینەوە لای ئێوە لە دەرەوە پێتانەکەین ئیشاڵڵا زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڕاستی گەورەتان کردم زۆر سپاسمان دەکەم زۆر سپاس پەیوەندیەکی دیکەمان لەگەڵە هەنی خان هەنی ئەلو هەنی قسە بۆ ناکەی هەنی خان سڵاوت لێبێ ئەلو گوێم لێتە بۆ قوربان باشی سڵاو لێبێ تۆ جوانی من زۆر باشم تۆ چۆنی هەنی ئەلو گوێم لێتە بۆ قوربان فەرموو بزانم چیت هەیە لە بۆمان بەڵێ ئەلو چۆنی باشی باشم گوڵەکەم ئەچکۆی هەنی باشی سەوتی ئێوە نایە بێ زەحمەت وەڵا ئەمە گوێمان لە تووە بەزەگەرە تو جێ ئێمە نەبێ دەنجی تەلەڤیزۆنەکەت کەسکە جێت لێمان دەبێت یاڵە ئیسە گوێم لێتە تەلەڤیزۆنەکەت کەسکە ئێستا جێت لێمە هەنی گوێم لێتە بێ زەحمەت ئەیدەیتە کاکە عوسمان فەرموو گوێی لێتە کاکە عوسمان هەنی خان ئەلو هەنی خان قسەکەت ئەوە کاک عوسمان ڕاستە خۆ لەگەرت کاک عوسمان گوێی لێتە فەرموو چۆنی کاکە عوسمان باشم زۆرم خۆشەوێ زۆر حەزی لە فیلمەکەت تا ئێمە دەستخۆشی لە ئێوەکەین وا فیلمەتان دابەزاندا بێزەحمەت ئێوە ماڵتان لەکوێیە؟ کاگە وەڵا ماڵی کۆی دەوێ زۆر حەزم لێ بێم بۆ ماڵتان
ڕۆژێتیم کاک ئەحمەد دەڵێ ڕۆژێکی دێم زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت هەنی خان زۆر خۆشحاڵ بووین بەڕاستی کاک ئەحمەدەوە جێگەی زۆر شانازیە بەڕاستی بەس بەر لەوەی کاک بارزان وەڵامەکەی خۆی بداتەوە پەیوەندیەکی دیکەمان لەگەڵە شەهلا خان شەهلا خان ئەم کاتت باشتر لەکوێوە لەگەڵمانی گوێم لێتە شەهلا خان لە چەند دەرەوە تەلەفۆن دەکەی لە تەلەفۆن دەکەم بەڵام بەڵێ فەرموو لە سلێمانیەوە لەگەڵمانە بەڵێ پیرۆزبایەکی گەرم ئاراستەی کەناڵەکەتان دەکەم زۆر سپاس هیوادارم کەناڵەکەتان ببێتە کەناڵێکی گەورە لە هەموو لایەکەوە بنێرێکی زۆرتان هەبێ و دەستخۆشیەکی تایبەت ئاراستەی ئەو ساختەوانە ئەەکەم هیوادارم هەمیشە لە ساغ و تەندروست باش بن بە تایبەتی باوکی خۆشەویستم محەممەد مەولود هیوای تەمەندرێژی و لە ساقی بۆخواتم هیوادارم هەمیشە بە لە ساقی بیبێ ئینشەڵڵا زۆر سپاس دەکەم شەهلا خان کچی کاک حەمە مەولودە کاک حەمە مەولود چی تێ لە بۆ کتە جوانەکەت قوربانکم باوکەجان لێرەوە داوای دەخوای گەوراکەم لە تەمەنی من کەم کاتەوە بۆ تەمەنی پێی ئینشەڵڵا زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت شەهلا خان سپاس بۆ خەڵکی سلێمانی کە بەدیار پرۆگرامەکەمانەوە دانیشتووە و پەیوەندی دەکەن زوو زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەر لەوەی بچمە لای کاک بارزان وەڵامەکەی بداتەوە نانە لە بیری نەچووە هەر وەکو دەزان هەممان کۆبووینەتەوە لێرە بۆ بۆنی 4 ساڵی دامەزراندنی کەناڵی تیمەن تیڤی لە باختە جوانەکەی فیوچەرستی دوای ئەو ناوبڕا دەگەڕێنەوە وڵاتان لەو ڕۆژە جوانە لەو ڕۆژە لەو مێژووە جوانەی کەوە یانزەیە پیرۆزبایی 4 ساڵی دامەزراندنتان لێ دەکەم بە بۆنەی 4 ساڵی دامەزراندنی کەناڵی دیمەن پیرۆزبایی لە کارمەندان و هەموو ستافی کەناڵی دیمەن دەکەم پیرۆزبایی لە هەموو کارمەندانی تەلەڤیزۆنی دیمەن دەکەم ئەس دل پیرۆزبایەوی کەناڵی دکەم داخوازە سەرکەفتنە بوو دکەم پیرۆزبایی دەکەم کە یادی 4 ساڵەی کەناڵەکەتانە لە 11 دامەزراوە پیرۆزبایی 4 ساڵەی دامەزرانی کەناڵەکەتان دەکەم لە 11 بە بۆنەی 4 ساڵەی دامەزرانی تەلەڤیزۆنی دیمەن پیرۆزباییەکی گەرم لەو ستافە جوانە دەکەین بە بۆنەی 4 ساڵی دامەزرانی کەناڵی دیمەن پیرۆزبایەکی گەرم ئاراستەی کەناڵەکەتان دەکەم دوای 4 ساڵ ئێوە توانیتان بەڕاستی بچنە ناوماڵی هەموو ئەندامێکی یاخود ناوماڵی هەموو ئەو کەسانەی کەوە حەزیان لەوەیە کە هونەر ببینن لە کەناڵەکەتان و حەزیان لەوەیەکەوە کۆمەڵگایەکەیان جوان بکەنەوە ئێوەش بەڕاستی واتان کردووەکەوە ئەم پەیڕە و پرۆگرامانەی خۆتان لە ڕووی کۆمەڵایەتیەوە و لە ڕووی هونەریەوە زۆر پەرە پێ بدەن ئەوەی کە من تەرکیزم کردووە لەسەر کەناڵەکەین گۆ بەڕاستی زۆر هەوڵی ئەوە دەدەن کە هونەر پێش بخەن ئەوە شێکەکە لە خاڵە زۆر گرینگەکان لە بەرەوەی بەداخەوە لە کوردستان کەناڵی وامان زۆر کەمە کە زۆر زەڕوریشە ئێمە ئەو ئەرشیفەی خۆمان وەکو فۆلکلۆر وەکو هەموو بوارەکانی تری هونەر پێویستیمان بەوەیە کەوا بەڕاستی خەمخۆرێکمان هەبێ لەم بوارە ئێوەش بەڕاستی تەقسیریتان نەکردووە بەڵام پێویستیمان بەوەیە کەوە هەوڵی زیاترتان هەوێ و هەوڵی ئەوە بدەن کەوا بتوانن کەناڵەکانی دیکەش فێر بکەن یاخود ڕاکێشن بەوەی کە بەڕاستی زیاتر هەوڵی ئەوە بدەن کە هونەرەکەمان پێش بخەن ئەوەی کە من لەو بوارەوە باسی دەکەم بەڕاستی زیاتر حەزم لێ لەسەر بواری هونەر باز بکەم ئەویش ئەو کەناڵەیەکەوە ئێوە زیاتر پەرەتان بەو بابەتە داوە ئەوە جێگای دەستخۆشیە پیرۆزبایی لە هەموو ستافی کەناڵەکەتان دەکەم دەستخۆشی لە هەموو ئەندامانی ئەم کەناڵەتان دەکەم بەڕاستی جێگای دەستخۆشین بە بەرنمەکانیشان بەرنامە تەرفیهیەکان بەرنامە کۆمەڵایەتەکان بەرنامە ئاینەکانیشان جێگای دەستخۆشی و دەستگوشینە هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم و هەروەها لە پیرۆزبایی لە یەکەی کارمەندانیان دەکەم بە بۆنەی 4 ساڵەی دامەزراندنیان هیوای سەرکەوتن بە هەموو لایەکان دەخوازم زۆر سپاسان دەکەم هیوادارم کاری جوانتر و بەرنامەی جوانتر و بە
پرۆفیشناڵتر زیاتر دەربکەونەوە و بەرنمەکانیان زیاتر جوانتر بکرێت بە هیوای سەرکەوتن. هیویت کەم ئەف کەناڵێکی سەرکەفتی بیت بەردەوام بیت بۆ خزمەتە کۆمەڵە کوردستانê tiştê civakî pêşkêşket evî xelkî berev gorîneka baş bibet. Ez barkim 11 roja damezrindina vî kenalî ye. Hêviya me ew e ev kenala çavekî mezin berexite civakî û pîte hemî şta biket hemî programaş hemî layane taybet programet peywendî komalê ve hey çikî komalê me rastî tehnî tiştê Kurdî ye hez tiştê Kurdiyê baş yê mifad ket yê komalayetî yê xêzanî me divêt em civaka xwe yan xêzana xwe beref guherînê beyn beref tiştê baş beref ayndeka serkeftî lewma hebûna kenalê wekî kenalê dîmen ez barim hindek mamostayê Şehrezayê têde heyn bisporin xedan mêjweka mezinin ya hunerî ez barim ku ew dişên tiştekî baş pêşkêşî vî xelkî kin û ev kenala bigehîte hemî mala hemî xêzanan. Ez ji dil pîrozveya vî kenalî dikim daxwaza serkeftinê bû dikim. بەڕاستی کەناڵێکی زۆر جوانە کەناڵ دیمەن پیرۆزبایشی لێ دەکەم ببوونە یادی 4 ساڵەیەوە ئەو کەناڵە جێی خۆی کردیتەوە لە ناو کۆمەلگا لەبەرەی کەناڵێکە زیاتر لەسەر خێزان و پەیوەندی و پتەوی بە خێزانەکان بێک دەبەستێتەوە ئەوەش شتێکی زۆر باشە بۆ هەرێمی کوردستان خێزانەکان زۆری مەشاکلانەیە گوێ لە ڕادەگرن دەبێتەوە ڕێگانی شاندەرێک لە بۆ ژیانیان هیوادارم هەر بەردەوام بن زۆر پیرۆزبای لەو ستافە جوانەی دەکەم دایمە ماندووە بە ڕۆژە ئیش دەکەن جێگەی ڕێزە لە بۆیان ئەو بەرنامانەی کە من وەکو بینەرێک سەرنجیان ڕاکێشاوم بەرنامەی تامی ڕێگا کە شار بە شار گون بە گون دەگەڕێن و کۆمەڵێک بەرنامەی جوان تەشویق دەکەن و پێشکەشی بینەرانی دەکەن ئەوە یەک لە بەرنامەکان بەرنامەی دووەم کە جێگای دەستخۆشیە ئەویش بەرنامەی مامۆستا فاتی شارستانی کە خەڵکانێکی زۆر متابعی دەکەن و کۆمەڵێک بابەتی جوان و سەردەمیانە پێشکەش دەکات لە ڕێگای وتارە ئاینەکانیەوە بەرنامەی گەرمەساتیش بەرنامەی زۆر جوانە کە ئەوزانم کاکە بارزان سنجاوی لەگەڵ ئەکتەرانی سلێمانی کۆمەڵێک ئەکتەری شاری هەولێر و ئەوانە بەیەکەوە ئیش دەکەن لە سلێمانی و ئەوزانم ئیشەکە دەکرێت و ئەویش بەرنامەی زۆر جوانە و من وەکو بینەرێک سەرنجی ڕاکێشاوم. کەناڵێکی تەرفیهی جوانە خێزانی پێم خۆشە زیاتر بەردەوام بن لەسەر مەسائلی کۆمەڵایەتی و وعیکردنی تاچی کورد کە ئێوەی دەستان پێگەیاندووە و زیاتر بەرەو پێش بچن و هەروەها بتوانن مەسەلەن چەند بەرنامەیەک لە بڕیارتاندا بێ بتوان پێشتری بێخن لە تربیەتدانی منداڵ کە ئێستا زۆر پێویستە و هەروەها گەنج کە ئێستا زۆر زڕورە ئەو هێزە خەوتووی کە لە ناو کۆمەلگایە بتوانن زیاتر وعیان بکەن بەرەو ئارستەی باشتریان بنەوە لە ئێستا کە دەیان بینن. دووبارە سوپاسان دەکەم بەخێر بێن سەرکەوتوو بن لە هەموو پرۆگرامەکانتان و دەستخۆشی لە هەموو ئەو گەنجانە دەکەم کە ئێستا لەو کەناڵە جوانە خەریکی خزمەتکردنی و کۆمەلگایە. بەڕاستی کەناڵێکی سەرکەوتووە کەناڵێکە زۆر بەزووی خۆی خستەنێ و خەڵک و کەناڵێکی خێزانیە لە هەموو بارەکاندا بە تایبەتی لە بواری ئاینی لە بواری کۆمەڵایەتی لە بواری هونەری لە هەموو بارەکان خەڵک دەستخۆشیان لێ دەکات و سەربەرزین بەو کەناڵێکەوە لە ناو کووردا هەیە. بە تایبەتی بەرنامەی مستەفات شارستانی کە ڕۆژی پێنجشەمان پەخش دەکرێت بە ڕاستەوخۆ جوابی پرسیار وەڵامەکان دەداتەوە جێگای دەستخۆشیە هیوادارم زیاتر بەرەو پێشتر بچی لە ساڵی ئایندە بەرنامەی زیاتر و پرۆگرامی زیاتر پێشکەش بکرێت لە بۆ ئەوەی خەڵکی کوردستان ئیسپادەی چاچی لێ بکە و هیوادارین هەروە سەرکەوتوتر بن و کە بەڕاستی ماندوونە ناسانە هەوڵ دەدەن لە بۆ ئەوەی کەناڵەکەتان زیاتر بەرەو پێش بچی هیوادارین بەرەو پێشبوونی زیاتر بۆ خۆتان وەبین و زیاتر بڕۆن ناو خەڵک. هیوایی بەردەوامیتان بۆ دەخوازم کە لە داهاتوو زیاتر پەرە بەکارەکانتان بدەن و کەناڵەکەتان زۆر پتە و بە پەرەپێدانی خێزان و چالاکی و کاری و هونێریەکانتان دەستخۆشیتان لێ دەکەم. بەڕاستی یەک لە کەناڵە ڕۆشنبیریەکانە لە شاری هەولێر یەک بەخۆم زۆر مشتاقم بۆ کەناڵی ڕۆژانە متابعی بەرنامەکانیان دەکەم بەرنامەی زۆر جوانیان هەیە یەک
لەو بەرنامانەی کە من زۆر معجزبم گەرمەساتە چاوەڕێی خەڵک وەلێ دەکا کە ڕۆژانە خەڵک چاوەڕێی ئەو بەرنامەیە بکە کە ئەو کابرا دەگاتە ئامانجی خۆی. میم سپاسی کەناڵی دیمەن دەکەم کە توانیتی خەڵکەکی زۆر بۆ خۆی ڕاکێشی لێ شارە دوور خاتەوە لە بواری ئەو تەنگ و چەڵەمەی ئەو لە ناو ژیانی ڕۆژانەی خەڵکدا هەیە لە ناو شارەکەمان. پیرۆزبایی لە بەڕێوەبەر و ستافی کارمەندانی لە بەرامبەر کامیرە و دواوەی کامیرەوە ئەو خەڵکانی کە گوێگریشین سپاسیان دەکەین و زۆر بەخێر بێن سەرچاوان. بەڵێ عزیزان دووبارە گەڕاینەوە وڵاتان زۆر دڵخۆشم کە ئەم ئێوارەیە هەروەکو پێشووتریش ئاماژەمان پێدا لە 4م ساڵیادی دامەزراندنی کەناڵی دیمەن تیڤی لە باخچە جوانەکەی فیوچەرستی پرۆگرامێکی زۆر تایبەتمان ئامادە کردووە بۆ ئێوە و زۆر پێخۆشحاڵم بە پەیوەندیەکانتان ڕاو پێشنیاری ئێوە بەڕاستی بۆ ئێمە زۆر گرینگە دەیخەینە سەر چاوانمان. ئێستا پەیوەندیەکمان لەگەڵا باوکی بروسکمان لەگەڵا. باوکی بروسک بەڵێ سڵاوت لێبێ. سڵاو لە جەنابیشی باشی بەڕێزم. چاوەکەمی من کزیتە و تەلەڤیزۆنە ڕێزی تایبەتی مەیە بۆ ستافە جوانە هیوای سەرکەوتنیان بۆ خوازم هیوادارم گۆڕانکاری بکەن لە کارەکانیانە بۆی بەرەو پێشتر بڕۆن و بینەرێکی زیاتریان هەبێ. ئەحمە و جانەوە دەسێ بۆ جوڵێنی چییە لێرەوە چاوی بروسک ماچەکەم هیوای تەمەەن درێژی بۆ خوازم ئەوە مشکلم نییە لە پێش ڕیگلامەوە لەسەر خەتم بەس مۆبایلی دایکێتی بەبای خیاڵمان نایە با زۆر وحدە بڕ بلە جان چاو ماچەکەم سەردامە خەسەر بەرزکەرەوە ئاوا باوکە هەتایی هیوادارم هەمیشە سەرکەوت و سەرفراز بن. کاگە ئەحمە و ئەمە ڕەخنە نییە پێشنیارە تۆزێ گۆڕانکاری بکەن لە کارەکانتانە بۆ ئەوەی ئیشەڵا بەرەو پێشتر بڕۆن. منەوەم لە بیر و لێرەوە هەر پیرۆزبایەکی تایبەتم هەیە بۆ کەناڵی دیمەن پیرۆزبایی 4م ساڵی دامەزراندنیان لێ یەکەم هەروەها من کاتی خۆشی ئیشم کردووە بۆ دیمەن ئەوە کاکە بەرزانە زانێ ڕێزی تایبەتین بۆ هەرەمیتانەیە دەستان خۆش بێ سەرکەوتوو بن دەمەند درێژ بن مەلەشی پاق و تەندروستی باسەوە بلە جان هەناری هەڵەبجەشم بۆ هێناوی ئەمڕۆ لە هەڵەبجە بووم. باوکی بروستیش هەر لە بواری دراما کار دەکات دایکیشی ڕێز و سڵاوی تایبەتی هەیە بۆتان. زۆر سپاس دەکەم بەڕاستی زۆر خۆشحاڵم بە پەیوەندیەکانتان گەورەتان کردین و کوڕەکەش وازام زۆر شەرمی کرد کە تەلەفۆنت کرد بەخۆی هێرەوها شەرمنە. دوا پەیوەندیمان لەگەڵە سۆزدار. سڵاوت لێبێت سۆزدار خان باشی؟ ئەم کاتت باشتر؟ سڵاتان لەبێ پیرۆزبایی دامەزراندنی کەناڵی دیمەنتان. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت سۆزدار خان. چیت هەیە لە بۆمان؟ زۆر سپاسی سەرزەمی وارەکانتان دەکەن کە بەردەوام ماندوو دەبن بۆی کاری زۆر باش و جوان پێشکەش بە ئێمە هاوڵاتی بکەن. زۆر سپاس بۆ ئەکتەرەکانی پرۆگرامی گەرمەساتیش. زۆر سپاس بۆ ئێوەش سپاس بۆ بینەربوونتان ئێمە بە ئێوە دەتوانین بەردەوام بین. زۆر سپاس دەمەوێت دەستخۆشی لە سەربەن ئەکتەرەکانم بکەم بە تایبەتی کە دروستێکی هەستی و پێیان خانیش زۆر هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازن و بە هیوای ئێوە بەردەوام بن. زۆر سپاس لەبری ئەوان زۆر سپاس بۆ پەیوەندیەکە سپاس بۆ قسە جوانەکانت. زۆر سپاس. دەستەکانتان خۆشبی زۆر سپاس بۆ پەیوەندیەکانتان بۆ پێشنیارەکانتان دووبارە زۆر سپاس. پێم خۆش بە بچمە لای مامۆستا بارزان وەڵامی پرسیارەکەی کاک بارزان بداتەوە. بۆ بەرەکەمێکی جواکەوتین. زۆر ئاساییە سڵاو ڕێزمانێ بۆ موانەی کە پەیوەندیان کردووە. من دڵنیام لەوەی کە بە تایبەت بۆ ئەکتەرەکان ئێسا ڕەنگە بە شێوازێکی تر ئیشکەنەوە لەبەرەوەی کە
کاتێک کە تۆ بەرهەمێ دروستەکەی زۆر گرینگەلەوەی کە کڕیاری هەبێ یاخود بینەری هەبێ ئەمە بۆ هەردووینەکە زۆر زۆر تەواو و ڕاستەوە ئیشی پێکرێ کاگڕێبوارە شتێ باشە هەر لەم بەرە زۆر باش گرنگیدان بە هوەری میلی لەناو هەموو کایەکانە چ لەناو مۆزیکە گۆرانیە شێوەکاریە لەناو درامە لەناو فیلمە ڕاستیە پەیامی ئەم بەرنامە یاخود ئەم شوازە لە هوەرە پەیوەندی هەیە بەوەی کە بۆ شەقامە بۆ خەڵکی عوامە واتە پەیامی ئەم ئیشە فکرێ میشە بۆ کەسێکی نوخبە نییە واتە بۆ هەموو ئەوانەیە کە خاوەنی بڕوانامەن یاخود کەسێک بڕامەینەکە کە دایکم بۆ نمونە لە ماڵەوە سیریەکە وەتەیەکە لە ڕووداوەکان وەتێگا لە حیوارەکان جلوبەرەکە هەموو شتێک لە بەرژەوەندی و لە خزمەتی چیایە ئەوەی کە پێ وترێ بینەری میلی هەواداری میلی لەگەڵ شەکە مامەساوتی بۆچی تۆ هاتووتە دەناو ئەم بەرنامەیە کە پەیوەندیمان پێوە کردو یا شتێک بەڕاستیە زۆر کاتەوە هەندێک هونەرمەند دەبینی بەوەی سۆشیال میدیاوە لە تیکتۆک یا فەیسبوک یا هەندێک تۆڕی کۆمەڵایەتی تر لە ڕاستیە تۆ بەزەیت پیایەتەوە بەڵام کاتێک کە تۆ هونەرمەندەکە بینی لە ناو کەناڵێکە مەسەلەن ستافێکی پشتی کامێری باش دامیەکە وەی کە ئاکتینەکە ئاکتەرەکە پرۆزەیە بۆ نمونە من حەز ناکەم لێرە دەزیچانیان بڵم 1 2 3 4 بێگومان هەمویان ئەوانی کە لێرەن لای من نەکتەری باش بوون و ئیشەکەم بینیوە وتومە مامەسا من بڵێ بە خۆشحاڵیەوە ئامادەم ئیشکەم بە تایبەت مامەسا ئەحمەد بەدەر لە مجامەلە پێشتری ژەمە بە کاک بەرزان وتووە کاتێککە پێمەڵێ تەواوە بێ شخصیاتی عوسمان دواتر گۆڕانکاری هەیە دەوری قەسابێکە بینێ نا شۆفێرەکە بینێ بۆ پێویستمان بە گریمە ڕەنگە ڕیشێک بێ سنیالێک بێ قژێک بێ لە ماوەی 4-5 دقیقە کاک ئەحمەد چیلا دەبینیتەوە لەبەردەم تاوەستاوە خۆی گۆڕیوە ڕەنگە من لێشی تر بەرەوە کەوت بێتم کە مەسەر نەکتەرێک چکە فێر نەبووە یا شتێکی تر نەبووە ڕەنگە ئیزعاج بێ لەوەی کە دانیشێ مەسەن دەدەقێتەوە خزمەتی ئەو کەساکەی ئارایشتی بۆکەی لە ڕاستیە ئەنی من لێرە مرتاح و هیوادارم بەردەوام بێ وە کەمترین کەناڵی ڕاگەیاندنیش گرنگیە بە هونەری میلی ڕەسەن هونەری ڕاقی بەدەر لەوەی کە هەندێک شتێ ناپەروەردەییە لەبەرەوەی کە ئایدیای دیمەن چییە؟ پەروەردەیی خێزانیە وانە هەموو کۆمەڵگەیەک ئیژەکە لەسەرەوەی کە گرنگی بە کللتور و بە هونەری میلی خۆی لەناو ئەمەشا بەزەقیە بینیتەوە چ لە ڕووی جلوبەرگەوە چ لە ڕووی هەندێک چیرۆکەوە کە دووبارە تۆ ئەمە دروستەکەیتەوە لە ڕێگەی درامایەکەوە دووبارە دەستان خۆش بێت خۆشبی کاک بارزان زۆر سپاس دەکەم بەڕاستی پێم خۆشە بچمە لای پەیام خانە گەرماکەکەی یەخشتری زۆر ماساییە بەس کەمێک بەقە لە بەڕاستی پێم خۆشە بچمە لایەنم حەقیان نەخۆم و بیان دوێنم باشی جیانە پێیان خان زۆر خۆشحاڵم کە لە نزیکەوە دەتبینم بەڕاستی پێم خۆشە لە بۆم باز بکەی کەی بوو کوو بوو دەستت بەکاری هونەری کرد سەرەتا من زۆر خۆشحاڵم کە لەگەڵم ستافە جوانەیە من 28 پێی 2022 بوو کە لەگەڵم ستافە جوانەیە دەستم کرد بەکارکردن ڕاستی من سەرەتاوەکو میوانێک هاتم تەنها بۆ یەک هەڵقە بوو ئەویش لە ڕێگەی مامۆستا بەرزان و مامۆستای پەیمانگامە هاتم بۆ یەک دەور ئەیتر ئەوە گەورەی مامۆستا بەرزان سنجاوی بوو کە ئۆکەی لەسەر کردم و وتی ئۆکەی بەردەوام بە و یەکەم مەشهدم ئەوە بوو مەشهدی دوور لە ڕووی جەماعەت و بینەرا مەشهدی سەگەکە بوو کە دەنگانەوەیەکی زۆری هەبوو من ئیشەکەمم زۆر خۆشەوێت و زۆر شانازی پێوەکەم هەنێک کەسێ پێم وڵێ ئەوە چییە نەخێر بۆ من هەموو شتێکە من بەمە ناسراوە 1000 ساڵی کە من هەر پەیام ڕێبوار بەمە ناسراوە و هیچ قسەیەکت ماوە لە کۆتاییدا لە بۆمان منیش زۆر دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی هەر دەبی لە شوێنێک دەست پێ بکەیت تاوەکو یەکێک بەهرەکەت بدۆزیتەوە و بەردەوامبی زۆر سپاس دەکەم پێم خۆشە بچمە لای کاک هەستی سڵاوت لێبێ باشی تەندروستیت باشە کاک هەستی توش لە پێمان بڵێ بزانم کەی دەستت پێ کرد بەڵێ هەر کارمەندیشە لای خۆمان کاک هەستی بەڵێ
بەڵێ زۆر سوپاست دەکەم بەڕاستی کاتمان کەم ماوە پێم خۆشە سوپاسی هەر هەمووتان دەکەم تاوان سوپاس بۆ ئامادەبوونتان کاک بارزان یەکێکتان دەمێ باسی بەرنامەی داهاتووتان لە بۆ بکات کاری داهاتووتان وڵای بەڵەوەی باسی پرۆژەی داهاتوو بکەین دەمەوێت شتێ باز بکەم لە پشت هەموو پرۆژێ بەڕاستی ئەگەر کەمەک بە کورتی سوپاس دەکەم بەڕاستی دیمەخان و کارفەرهاد کە خاوەنداری ئەو کەناڵە دەکەن هەم لە ڕووی مادی معنەویەوە بەڕاستی هاوکاری زۆر هاوکارمانن و هەمیشە بەڕاستی دیمەخان لە نزیکترەوە ئاگای لە پرۆگرامەکەیە بۆیە بەبێ ترس خەڵک سەیری کەناڵی دیمەن دەکەن چونکە فیلتەرێکی زۆر بەهێزە هەمیشە کۆبنەوەمان لەگەڵ دەکات دەڵێ ئێمە ئەبێ خێزانی کوردی بۆ کولتورە جوانی کە هەیەی هەموو پرۆگرامەکان لە چوارچێوە جوانەی کە دابوونەریتی کوردی هەیەی دەبێت ئێمە پرۆگرامەکانمان پێشکەش بکەین بۆ بەڕاستی گەرمەسات و سەرجەم بەرنامەکانی کەش ئاڕاستەیەکی جوانی خێزانی گرتووە سەبارەت بە پرۆژەی داهاتوو گەرمەسات هەر بەردەوام دەبێت بەڵام پرۆژەیەکی زۆر گەورەمان هەیە لێرەوە باسی دەکەی جارێ ناڵم چ درامایەکە بەڵام زنجرە درامایە بۆ مانجی ڕەمەزان سپرایزمان هەیە لە بۆ ئامە بینەران لە ڕەمەزاندا لە دوای فتار زنجرە درامایەکی زۆر تایبەتمان دەبێت بەڵام جارین باسی ناوەڕۆکەی ناکەم ماوەیەکی تر لە ئیڤێنتێکدا ڕای دەگەین بەڵێ زۆر سپاس کاک بارزان سپاس بۆ ئامادەبوونتان بەڕاستی زۆر من دڵخۆشم کە لە نزیکەوە ئەو هونەرمەندە گەورانم بینی دووبارە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بەڕاستی کاتەکەمان بەرەو کۆتایی بوون دەڕواتن دەمەوێت زۆر سپاسی بینەرەکانم بکەم سپاس کە تاوەکو ئێستا بینەرمان بوون ئێمە بە بینەربوونی ئێوە دەتوانین بەردەوام بین هەروەکو لە سەرەتاشدا ئاماژەم پێدا بەڕاستی پرۆگرامەکانمان گشتی لە بۆ بنەماکانی خێزان دەگونجێت واتە هیچ لایەنێکی خراپی تێدا نیە و ئێستاش پرۆگرامی زۆر جوانمان هەیە و شەوانە دەبینە میوانی ماڵەکانتان هیوادارم میوانی ڕەسووکی ماڵەکانتان بین دەمەوێت زۆر سوپاسی کاک فەرهاد و دیمەن خان بکەم وەکو خاوەنجاریەتی کەناڵی دیمەن تیڤی بەڕاستی زۆر هیلاکن پێمانەوە و هەروەها زۆر سوپاسی فیوچەر ستی دەکەم لە شاری هەولێر کە ئەم پرۆگرامە تایبەتەمان ئێمە لێرە ئەنجامدا بە بۆنەی چوارەم ساڵ یادی دامەزراندنی کەناڵی دیمەن تیڤی بە هیوام مۆمی 40 ساڵەی ئەو کەناڵە و بە پێویستی دەزانم زۆر سوپاسی کاک مەسعود و کاک نەسەر بکەم و کاک بارزانیش کە بەڕاستی زۆر پێمانەوە هیلاکن و زۆر سوپاسی ستافی پشت کامێرا دەکەم کە بەڕاستی زۆر هیلاکن دەستی ماندوونەبوونتان دەپشم سوپاس بۆ بەردەوامیتان ئێمە هەموو بەیەکەوە جوانین بەیەکەوە ستافێکی جوانین و کەناڵەکەمان جوانتر کردووە سوپاس کە تاوەکو ئێستا بینەرمان بوون هیوادارم پرۆگرامێکی بە چێژمان پێشکەش کردبن نازانم فەرموو کەمێک بە کورتی تێبینیەکەت لەسەر چاوان بەڵێ بەڵێ بەزیرە وەختیەوەی لێ نازانم کاک بروسک دەستت خۆش بیتن ئەنا باپەیان بزانم ناناتو بروسک خان کاک بروسک دەستەکانتان خۆش بیتن پێیان خان زۆر سپاس دەکەم دەستت خۆش بە قوربان زۆر سپاس دەکەم یەک دقە دەبا منیش گلەیەکی بکەم یەک دقت خوا با من گلەیەکی خۆم بکەم یەک دقە ئەوە 2 سەعاتە پرۆگرام دەکەی هەر مەتحی ئەوی دەکەم مەتحی ئەو دەکەم کەس باسی پرۆگرامەکەی منی نەکرد خوا
من پێشتر ویستم ئەمە باس کەم بەڵام پایان مەجاینا بەسەکە دادە ڕێگا با حرمەت لێ بۆ جەماعەت من بەچیە لەمە دەستان خۆش بی کاک بروسک زۆر زۆر سپاس کاک بارزان لە گەرمەساتا نامێنم و دەستان ڕاستەخۆیە زۆر سپاس دەکەم بروسک پێیان خافەرم و دەستان خۆش بیتن وا من ترسام وەڵا ئەکتەر دەبی ئاها بیتن دەستان خۆش بیتن زۆر زۆر سپاس بەڕاستی دەستان خۆش بیتن ئەکتەر دەبی ئاها بیتن وەنیە کاک ئەحمەد من هەرڕوحم وەنیە تخوا بەخوا ئەمنیش گوتم زوو با گلەیەکەی خۆم بکەمە تا گلەیەکەی وان دەستان خۆش بی بەڕاستی با ئەو گلەیەش بکەم کەس باسی پرۆگرامەکەی منی نەکرد تامی سەڵێگا تخوا کاک ئەو جانتایی دیا بنێ زۆر کاک ساڵە خەریکی فەرم نەدانیشم دەدەخە قسە نەکە بێتر چی بکەم باشە دەستە خۆش دەستان خۆش بی بەڕاستی زۆر زۆر سپاستا دەکەم بەڕاستی کاتی پرۆگرامەکەمان ئەوەندە بوو ئێمە زیاتر پێشمان خۆش بوو کە خەڵکیش ڕای خۆی دەربارەی ئێمە و پرۆگرامەکەمان و کەناڵەکەمان دەرببڕێت ئەوەش گرینگە بۆ ئێمە زۆر زۆر سپاس بۆ بینەربوونتان کە تاوکو ئێستا بینەرمان بوون شەوتان بەخێر و دانیشم بەخێر